پەرتوخانەی شەپۆلی دەنگی یەکێتی نابینایانی کوردستان دەستەی باڵا هەولێر کتێبی چۆن فێری ڕقت دەکەن، نووسینی میخایل شۆلۆخۆف، وەرگێڕانی لە فارسیەوە فەلەکە دینکاکەیی، بڵاوکراوەی ئاراس ژمارە 612، دەرهێنانی هونەری ناوەوە ئارەز ئەکرەم، دەرهێنانی بەرگ حەمید ئازموودە، چاپی دووەم هەولێر 2007 لە کتێبخانەی گشتی هەولێر ژمارە 638 ساڵی 2007 دراوەتێ. خوێندنەوەی سیا کارە دەنجیەکان ڕۆژگار شادی، بەروار 4/5/2013. وتەیەک بۆ چاپی دووەم. ساڵی 1984 لەو دەمەی شەڕی عێراق و ئێران بڵێسەی سند، ئەم چیرۆکەی نووسەری سۆڤێتی میخایل شۆلۆخۆفم بە زمانی فارسی خوێندەوە کە دەربارەی شەڕی دووەمی جیهانی و مەینەتی بە دلگیراوەکانی شەڕە. من دژی شەڕەکە بووم. وەکو پەیامێک دژ بە جەنگ و کارەساتەکانی ئەم چیرۆکەم بە ناوی چۆن فێری ڕقت دەکەن وەرگێڕایە سەر زمانی کوردی و وەکو یەکەمین کتێبی کۆمەڵەی نووسەر و ڕۆژنامەنووس و هونەرمەندانی پێشمەرگە کە لە چیا پێکمان هێنابوو لە خوا کوڕک چاپ کرا و بڵاو کرایەوە. کاکفەهمی کاکەیی بە وەرگێڕانەکەمدا داچەوە و پوخت و جوانتری کرد. کاک جەلال دەباغ کە لە کۆمەڵەکەدا پێکەوە بووین هاریکارم بوو لە چاپ و بڵاوکردنەوەی. چاپی یەکەمی بە ژمارەیەکی کەم و بە تایپی دەستی و فۆتۆس نینسەل لە خوا کوڕک دەرهێنرا. ئەوە چاپی دووەمی ساڵی 2005 بە کۆمپیوتەر و تازەترین چاپ لە هەولێر دەردەچێتەوە. ئەم نامیلکەیە دوو بەشە. یەک پێشەکی ساڵی 1984 کە هەندێکم لە کتێبە فارسیەکە و هەندێکی تر لە چەند ڕۆژنامە و گۆڤاری عەرەبی و فارسی وەرم گرتووە. دوو دەقی چیرۆکەکە کە بە ناوی چۆن فێری ڕقت دەکەن. ساڵی 1984 نامیلکەیەکم بە نازناوی ئەلیفپا بڵاو کردەوە. ئێستا تازە دەوێرم بە ناوی ئاشکرامەوە بڵاوی بکەمەوە. بەداخەوە ناوی سەرچاوە فارسیەکەم نەنووسی بوو. ئێستاش ئەو کتێبم لەلا نەماوە کە لە کاتی گواستنەوەی ماڵەکەم لە ئێرانەوە بۆ کوردستان تیاچوو. داوای لێبوردن لە وەرگێڕە فارسیەکە دەکەم کە کۆمەڵێک چیرۆکی شۆلۆخۆفی کۆ کرد بووە. زۆربەیان لەسەر شەڕی دووەمی جیهانی بوون. دیارە ئەو نووسەرە بە ڕێزە ئێرانیەش وەکو من بەم شێوەیە شەڕی ڕیسوا کردووە. پێشەکی چاپی یەکەم. ئایا نووسەری شەرەفمەند دەتوانێت لە ئاستی ئەو کەسانەی دەیانەوێ مرۆڤایەتی بەرەو خۆکوژی و نەمان ببەن بێدەنگ ڕابوەستێ؟ شۆلۆخۆف. ساڵی 1965 میخایل شۆلۆخۆف بەو وتانە خەڵاتی نۆبلی لەسەر ڕۆمانە بەناوبانگەکەی دونی ئارام وەرگرت. کاتی بەرامبەر کۆڕی ڕۆشنبیری پاشایەتی سوید ڕاوەستا و وتارە مێژوویەکەی لەو بارەوە بە گوێی گەلانی جیهان گەیاند. لە شوباتی ئەم ساڵدا 1984 میخایل شۆلۆخۆف نووسەری بەرز و ڕۆماننووسی بەناوبانگی گەلانی یەکێتی سۆڤێت و یەکێ لە ڕێنوما ناسراوەکانی ڕیالیستی سۆسیالیستی چاوی لێکناو لە تەمەنی 79 ساڵیدا 1905 تا 1984 کۆچی دوایی کرد. پاژەوەی کە یادێکی هەمیشە زیندوی لە بەرهەمە جوان و بەرزەکانیدا بۆ بەجێهێشتین. شۆلۆخۆف و بەرهەمەکانی بەتەنیا مڵکی گەلانی یەکێتی سۆڤێت نییە، بەڵکو مڵکی تەواوی مرۆڤایەتیە. بۆیەش ئەم چەندێڕە دەخەینە بەرچاوی خوێنەری کورد کە بۆ ناسینی گۆشەیەک لە ژیانی ئەو ئەدیبە بلیمەتەیە. دیارە کە ناسینی گشت لایەنەکانی چالاکی ئەدەبی و بەرهەمەکانی کە بە هەزاران لاپەڕەیە کارێکی ورد و بەرفراوانی دەوێ و بەم پێشەکیە کورتە و بە گۆڕینی ئەم چیرۆکە دەرەقەتی کارێکی واقعبە ناین. سەرڕای ئەوەش کە زمانی نووسینی شۆلۆخۆف بەخۆی سادە و ڕەوان و بێوەیە و بێتیفتیفەیە. ئەوەندەی تر تەقەلام داوە سادە و ڕەوان و بێگرێ و گۆڵ بنووسم. چ لەبەر ئەوەی کە ئەمە یەکەمین بەرهەمی درێژی نووسینی کوردیە کە چاپ دەکرێت، بێگومان نووسینی کوردیم هەیە کە لە چاپ نەدراوە، یا لەبەر ئەوەی کە هەر بڕوام وایە کە دەبێ بۆ زۆربەی خەڵک بنووسین و شتێکی وا بکەین خوێنەری سادەی کورد کەلکی لێوەربگرێ. شۆلۆخۆف کێیە؟ میخایل ئەسکەندەرۆڤیچ شۆلۆخۆف ساڵی 1905 لە گوندی کرۆژیلین لە هەرێمی دۆنتس واتە لە ناوچەی ڕووباری دون لە ڕۆستۆف لەدایک بووە. واتە لەو ناوچەیە کە کازاخەکان ژیاون. لە بنەماڵەیەکی جوتیاری کازاخی لەدایک بووە. باوکی خەڵکی ڕیزانە، بە کشتتوکاڵ و ئاژەڵداری خەریک بووە. دایکیشی هەر لە بنەچەیەکی جوتیاری بووە. کاتێکە شۆڕشی مەزنی ئۆکتۆبەری 1970 سەرکەوت، شۆلۆخۆف تازە پێدەگەیشت و لە باوەشی شۆڕش وەکو ئەو نەوەیە کە ئەو کاتە تازە لاو و تازە بە تازە چاوی دەکردەوە فێر بووە.
لەو چیرۆکانەی کە لە ساڵەکانی 23دا نووسیوینە باسی ئەو زۆرانبازی و ململانەیە دەکات کەنەوەی تازە لە تەگنەوەی کۆندا و پێویستی و ڕەفتار و بیر و باوەڕی شۆڕجێڕانە لەگەڵ دابوونەریت و نەفامی و دواکەوتویی و بیر و باوەڕی کۆنەپەرستی و کۆنا تێگەڵاون. شۆلۆخۆف زوو دەستی داوەتە نووسین. سەرەتای نووسینەکانی بۆ ساڵی 1925 دەگەڕێتەوە، واتە هێشتا تەمەن 20 ساڵە بوو. چەندین چیرۆکی ئەم سەردەمەی سەبارەت بەو توولەک تازەلاوە و لاوانەیە کە چۆن دەچوونە ڕێزی کۆمسمۆڵ و چۆن بەگژی خوڕەوشتی کۆمەڵی کۆنا دەچوون و لە بۆتەی ئەو مشتومڕەدا قاڵ دەبوون، فێری تێکۆشان و ژیانی تازە دەبوون. ساڵی 1941 کاتێ شەڕی جیهانی دووەم هەڵای سابوو، شۆلۆخۆف وەکو پەیامنێری ڕۆژنامەنووس چۆتە خەتی پێشەوەی شەڕ. لەوێ جگە لە ناردنی ڕیپۆرتاژ و هەواڵ و وتار بۆ ڕۆژنامەکان چیرۆکی کورت و درێژیشی دەنووسی وەکو ئەم چیرۆکەی وەرمانجێڕاوە کە ساڵی 1943 لە ژێرناوی چۆن فێری ڕقت دەکەندا نووسیویەتی. 4 ساڵ لە خەتی پێشەوەی شەڕ ماوە، پاش تەوابوونی شەڕ لە جاران گەرمتر خەریکی نووسین بووە و شاکاری جوانی داناوە کە زۆربەی بۆ ڕیسواکردنی شەڕفرۆشان و پیشاندانی کارەسات و دەرد و ئازاری شەڕ و لە پێناوی ئاشتی و ئاسوودەیی و بەختیاری ئادەمیزاددا تەرخان کردووە. لە بەرهەمە بەناوبانگەکانی دەربارەی شەڕی جیهانی دووەم چیرۆکی چارەنووسی ئادەمیزادە کە بۆ زۆربەی زمانەکان وەرجێڕدراوە، لەوانەش بۆ زمانی شیرینی کوردی. زەوی بە یارمانی شچێڵا ناونیشانی یەکێ لە ڕۆمانە بەناوبانگەکانیەتی، باسی ڕۆژانی هەوڵی پێکهێنانی کۆمەڵە هەرەوەزیەکان کۆڵخۆزەکان دەکاو چۆن و بە چ سەختی و زەحمەتی و گیان کێشانێک جوتیاران قایل بوون و تێگەیشتن کە کاری هەرەوەزی باشترە و خێر و بەرەکەتی پترە. دۆنی ئارام ئەم ڕۆمانە بەناوبانگەیە کە بە بۆنەیەوە ساڵی 1965 خەڵاتی نۆبلی وەرگرت. وەکو دەڵێن شۆلۆخۆف 11 ساڵی ڕەبەق خەریکی نووسینی ئەو ڕۆمانە بووە کە ئەمڕۆ بۆ زۆربەی زۆری زمانەکانی جیهان وەرجێڕدراوە، بە ئومێدی ئەو ڕۆژەش کە سوارچاکێکی زمانی کوردی ئەو ڕۆمانە بە کوردی بجێڕێتەوە. وەکو وتمان ناتوانین لەم دەرفەتەدا تەنانەت لیستی ناوی بەرهەمەکانی شۆلۆخۆف بخەینە بەرچاو. ئەو پایەکی بەرزی لە ئەدەبی هاوچەرخی جیهانیدا هەیە، هەمیشە بۆ مرۆڤایەتی نووسیوێتی، شەڕ و ستەم و زۆرداری و پاشکەوتویی و خوێنمژی ڕیسوا کردووە. وێنەگری واقعی تێکۆشانی سەختی گەلەکەی بووە لە پێناوی خەڵقکردنی ژیانێکی تازەی بێچەوسانەوە، ژیانی بەختیار و پڕ لە جۆش و خرۆش. تایە مرۆڤ پڕ بە پێستی خۆی وەکو مرۆڤێک خۆی بناسێ و کار بکە و کۆمەڵگەی مرۆڤایەتی بەرەو پێش ببە. شۆلۆخۆف هەر لەو کاتێک کە باسی شەڕ و بەگژیەکدا چوون و کارەساتە جەرگ بڕەکان دەکا، بە هەموو وزە و توانایەکی هونەرمەندانەوە بانگی ئاشتی هەڵدەدا و خەڵک بۆ خەبات لە پێناوی ئاشتی و کامەرانی و دۆستایەتی و برایەتیدا بانگ دەکات. ئەم مانایی بەخەستی لە وتارەکەیدا ساڵی 1965 دەرخستووە. توانای زیندوی واقعیگەری ڕیالیستی. ساڵی 1965 کاتی وەرگرتنی خەڵاتی نۆبل لەسەر ڕۆمانی دۆنی ئارام، شۆلۆخۆف بە شانازیەوە گوتی: لەمە پێشیش ئاشکرام کرد کە من نەبەس بەوە خۆشحاڵم کە خزمەتگوزاری پیشەیی و خصوصیاتی نووسەریم جێگەی پێقایل بوون و ناسینی جیهانیە، بەڵکو لەو ڕۆژ بەخۆم دەنازم کە ئەم خەڵاتە بەرنووسەرێکی ڕووس کەوتووە، بەرنووسەرێکی خەڵکی یەکێتی سۆڤێت کەوتووە. من لەم کۆڕەدا کۆڕی ڕۆشنبیری پاشایەتی سوید نوێنەری بەرەی مەزنی نووسەرانی نیشتیمانەکەمم. ئەمجا شۆلۆخۆف وتی: پێشووتر شادومانی خۆم لەوەش دەرخست بوو کەم خەڵاتە بە شێوەیەکی تر پشتگیریە بۆ ڕۆمان نووسین. لەو ساڵانەی دواییدا چەندین جار بیستومە کە گوایە شێوەی ڕۆمان ئیتر کۆم بووە و وڵامی پێداویستی ئەمڕۆ ناداتەوە. بە هەموو دڵێکەوە دەڵێم کە لەو باسانە سرم سوڕماوە، چونکە ڕۆمان ئەو ئیمکانیەمان پێدەدا کە جیهانی واقعی تەواوتر بناسین و تیئور و ڕەوشتی خۆمان هاوبیرەکانمان دەربارەی جیهان و کێشە بە گوڕەکانی لە قاڵبی ڕۆماندا بنوێنین. لە ڕاستیدا ڕۆمان ڕامان دێنێت تا ژیانی بەرینی دەوروبەر باشتر و قوڵتر تێبگەین. هەروە ڕێگەمان لێ دەگرێت نەوەک هەوڵ بدەین مەنی واتە فەردیایان ئەنانیە پوچەڵی خۆمان بەناوچی دنیا بزانین. بەلای هونەرمەندی ڕیالیستیەوە ڕۆمان بەپێی ئەو سروشتەی کە هەیەی پێگەیەکی پان و بەرینە. زۆر لە داهاتەکانی هونەری نوێ لە ژێر ناونیشانی ئەوەدا کە گوایە تەمەنی ڕیالیزم بەسەر چووە، ئەو ڕاستیانە قبول ناکەن. من بێ ئەوەی لەوە ترسابم کە ناوی کۆنەپارێزی محافەظە لێ بنێن و بە ناوی پەیڕەوێکی نەگۆڕی ڕیالیزمەوە ئەو تێبینیانە ڕەت دەکەمەوە. شتێکی تریش
زۆر لەو کەسانە بە ناوی پێشڕەوایەتی ئەدەبیەوە دائاخفن. مەبەستمان هەر ئەو هەوڵ و کۆشانەیە کە لە زەمینەی قالب و شێوەی داهێنانی بەرهەمی هونەریەوە وا بەدەستەوەیە. بەلای منەوە پێشڕەوانی ڕاستەقینە ئەو هونەرمەندانن کە ناوەڕۆکی نوێی ژیانی دەورانی ئێمە دەکەونەوە و لە بەرهەمی خۆیاندا دەینوێنن. ڕیالیزمی بەگشتی و ڕۆمانی ڕیالیستی بە تایبەتی لەسەر بناغەی تاقیکردنەوەی هونەری مامۆستایانی مەزنی ڕابردوو دامەزراوە، بەڵام لە ڕێڕەوی تەکاملی خۆیدا ڕوخسارێکی ئەکجار تازە و زادەی دەورانی ئەمڕۆی پەیدا کردووە. مەبەستی من لە واقعیگەری ئامانجی نوێسازی و گۆڕینی ژیانە لە پێناو خێر و خۆشی ئینساندا. بەدیهیە کە مەبەستم لەوە هەر ئەمەیە کە ئەمڕۆ بە ڕیالیزمی سۆسیالیستی ناوی دەبن. لە وێژەکانی خصوصیاتی ئەو جیهانبینیە ئەوەیە کە دوورەپەرێزی و هەڵاتن لە واقعیت قبول ناکە و ئادەمیزاد بانگ دەکا تا لە پێناوی پێشکەوتنی مرۆڤایەتیدا تێبکۆشێ و شێوەی تێکۆشانی پێپیشان دەدا و ئەو ئیمکانە دەڕەخسێ کە ئادەمیزاد بەو ئامانجە بگات کە ئارەزوی ملیۆنەها ئینسانە. کۆمەلگەی مرۆڤایەتی لە کەسانی تاکتاک و بەتەنێ و جیا لە یەکتر کە وەکو ئاسمانگەرەکان لە دەرەوەی کێشی زەوی و لە حاڵەتی بێکێشاندا دەیبەنە سەر پێک نەهاتووە. ئێمە لەسەر ئەم زەمینە دەژین و ملکەتی یاساکانی ئەوین و هەروەکو لە ئینجیلدا هاتووە هەر ڕۆژێک لە ڕۆژانی ئێمە پڕە لە بەدبەختی و گرفتاری و نیازی خۆی و ئومێد بە دوا ڕۆژی باشتری خۆی. دانیشتوانی هەرە زۆری سەر ئەرز و ویست و ئارەزووی وەکو یەکتریان هەیە و بەرژەوەند و پەیوەندی هاوبەشیان کە بەر لەوەی لە یەک جیا و دووریان بخاتەوە پێکەوە دەیان بەستێ. ئەوانەی پیاوی کار و ڕەنجدەرانن هەموو شتێک بەهێزی دەست و مێشک دەخڵقێنن. من لەو نووسەرانم کە خزمەتکردن بە خەڵکی ڕەنچێش بە قەڵەم و بەبێ سنوور بە بەرزترین شانازی خۆم دەزانم. هەموو شتێک ئالێرەوە دەست پێ دەکات. لێرەوە دەتوانرێ درک بکرێت کە هونەرمەند بەلای منەوە وەکو نووسەرێکی مەردومی سۆڤیەت چ پایەیەکی لە جیهانی ئەمڕۆدا هەیە. ئێمە لە دەورانی نائارامیدا دەژین. هەرچەندە لە سەرانسەری ئەرزدا میلەتێک نییە شەڕ بخوازێ، بەڵام دەسەڵات و هێزگەلی واهن کە میلەتان بەرەو کوورەی شەڕ ڕادەکێشن. ئایا دەشێ خۆڵەمێشی شەڕ، خۆڵەمێشی گڕەمەزنەکەی شەڕی جیهانی دووەم دڵی نووسەری شەرەفمەند دەتوانێت لە ئاستی ئەو کەسانەی دەیانەوێ مرۆڤایەتی بەرەو خۆکوژی و نەمان ببن بێدەنگ ڕابوەستێ؟ ئەی پەیامی هونەرمەندان چییە؟ پەیامی ئەو هونەرمەندەی کە وەکو خواکانی ئەلەمپ لە ئاستی دەرد و ئازاری خەڵکی بێخەم نییە، خۆ لە کێشەکێشی دژمنکارانە بەرزتر دەزانێ؟ ئەو هونەرمەندەی کە خۆی بە ڕۆڵەی گەل و بە ئەندامێکی بچووکی ئەو خەڵکە لە نووسەر دەبێت لە ڕووی ڕاستیەوە لەگەڵ خوێنەرەکان قسە بکە، ڕاستی بڵێ. ئەو ڕاستیەش کە باوەڕ و بڕوا بە خوێنەران دەدا، باوەڕ بە دوا ڕۆژ و بڕوا بە وزە و توانەکانی خۆی کە لە باریدا هەیە ئەوە دوا ڕۆژ بسازێ. نووسەر دەبێت لە سەرانسەری دنیادا تێکۆشەری ڕێگەی ئاشتی بێ و بە هەرکوێ قسەی بڕدەکا با ئەو تێکۆشەرانە بەبار بێنێ کە لەو چەشنە ئاشتی خواز بن و خەڵکیش بە پێی مەیلی سروشتیانە و شەرەفمەندانەیان لە پێناوی پشکوتن و پێشکەوتندا یەک بخات. هونەر دەسەڵاتێکی سەرسڕهێنەری بەسەر مێشک و گیان و دڵانی ئادەمیزاددا هەیە. بەلای منەوە ئەو کەسە حەقی هەیە ناوی هونەرمەند لە خۆی بنێ کە ئەو دەسەڵاتە بۆ خەڵقکردنی گیانی جوانی پەرستی لە دڵی خەڵک لە پێناوی خێر و خۆشی مردومدا بەکاربێنێ. خەڵکی وڵاتەکەم لە پێشخستنی ڕێڕەوی مێژووی خۆیاندا ڕێگایەکی تەختانیان نەبڕیوە. ئەو ڕێگا شەقکەر و پێشەنگەکانی ژیان بووە. منی نووسەر بە ئەرچی خۆمم زانیوە و وەکو لەمە دواش وا دەیزانم کە هەرچیەکم نووسی بێ و لەمە دوا بینوسم هەر بۆ ڕێزلێنان بە حورمەت زانینی ڕەنجی ئەو میلەتە زەحمەتکێشەیە. ئەو میلەتە داهێنەرە، ئەو گەلە قارەمانە، ئەو گەلە کە بۆ سەر هیچ کەسێ دەست درێژی نەکردووە و هەمیشە بە سەربەرزیەوە توانیوێتی بەرگری لە دەستکەوتەکانی خۆی بکە و ئازادی و شەرەفی خۆی بپارێزێ و قەت لەو مافەی واز نەهێنێ کە دوا ڕۆژی خۆی بە پێی ئارەزوو ویستی خۆی بخڵقێنێ. لە کۆتاییدا شۆرۆخۆف دەڵێ باواتم کە کتێبەکانم یاریدەدەری خەڵکی بن تا لەوە چاکتر بن کە هەن و گیانێکی پاکتر بگرنە بەر و ببنە هۆی پشکوتنی خۆشەویستی و دۆستایەتی لەگەڵ هاوچەشن و تێکۆشانی بێوچان لە ڕێگەی ئامانجی مرۆڤایەتی و پێشکەوتنی مردومدا. لەم ڕێگایەدا با سەرکەوتنی هەرچەندە کەمیشم وە دەسێنابێ اینجا خۆم هەر بەبەختەوەر دەزانم. کۆمەڵی ئازاد لە هەژاری و چەوسانەوە چۆن ڕێز لە هونەرمەندەنێ. ئەوە بوو چەمچێک لە ژیان و بیرروباوەڕی شۆلۆخۆف سەبارەت بە هونەر و هونەرمەندی ئینسانپەروەر. جا بابزانین ئەو میلەتەی کە ئەو پێوە دەنازێ و شاباشی شانازی بۆ هەڵدەدا چۆن حورمەتی گرتووە و یادی کردوتەوە کە ئەمەی تا ئێستا بۆ کراوە هێشتا کەمە بۆی کرابێ. ئەو کەمەش بەتەنێ بەسە تا تێبگەین
کە بۆچی شۆلۆخۆف بەو سەربەرزیەوە خۆی بە ڕۆڵەی ئەو گەلە داهێنەرە لە قەڵەم دەدا کە هەم ئەم ڕاستی دەربڕیوە و هەم ئەو گەلە شایانی ئەو ئیحترامەیە گەلێک قەدری ئینسان بزانێ و نرخ لە بەرهەمی دەست و بەرهەمی مێشک بنێ و گرنگیەتی نرخ و ئەو نرخ لێنانە بزانێ و کارکەری دڵسۆز چ کارکەری دەستی بێ یا کارکەری مێشکی لە جێگەی خۆی دابنێ گەلێکی ئاوها بەڕاستی شایانی هەموو ئەو خۆشەویستیەیە کە تک لە پێنووسی شۆلۆخۆفەوە دەچێتە ناو دێڕی ڕۆمان و گشت نووسراوەکانی دیکەی چ خۆشە مرۆڤ کار بکە و خەڵکی وا هەبن کارەکەی بسەنجێن و خۆی بەخت بکە و کەسی وا هەبن بەو فیداکاریە بزان و بەهرەدار بێ لە هونەر و کارەمەیی و شارەزایی و مردومی ئەو تۆ هەبن بیناسن و لە جێگەی خۆی نەزیاتر و نەکەمتر دایبنێن لە تاریکستانی کۆمەڵگەی پڕ لە ستەم و چەوسانەوە و کوێرەوەری و خوێنمژی و نەفامی و نەزانیدا لە شەوەزەنجی کۆیلایەتی کۆمەڵی ئادەمیزادا چەند گوڵ پێش ئەوەی بپشکون نەژاکان و هەڵنەوەرین چەند چرا نەکوژانەوە چەند دەنجی زوڵاڵ لە گەرودا نەخنچێنران چەند نەونەمان پێش ئەوەی بێنەبەر لە بنج و بناواندا هەڵ نەکەندران چەند بەهرەوەر و بلیمەتیش پاشەوەی ناسران ئەم جا بە دڵڕەقی و کوێرانە پێشێل نەکران ڕەنجی چەند کەس چەندین ملیارد کەس بۆ هەندێک کەس نەچوو چ تاوانێک دەرهەقی بیری گەش و باوەڕی ڕاستی نوێ و داهێنانی تازە و گڕ نەکراوە کۆمەڵی ئازاد لە چەوسانەوە و هەژاری و بێدەرەتانی ڕەگ و ڕیشەی ئەو تاوانە ڕەش و چەپەڵانە کە هەمیشە لەکەی نەنگن بە نێوچەوانی کۆمەڵی مرۆڤایەتیەوە لە ڕیشەوە وشک دەکاتەوە و سەرزەوی لێبژار دەکات کاروانی خەڵکی سەر ئەرز وەکو مناڵی تازە پێ بگرێ و بەرەو ئامێزی دایکی بە باڵەفشێ لەتر دەخوا و لاقە تازە پێگرتوەکانی دەهاوێژێ بەرەو هەتاوی ئەو دوا ڕۆژە ڕۆشناییە دەڕوە ئەو کاتە کە بە ئێمەش لە نیشتیمانە جوانەکەماندا لە تەمەنی خۆماندا نەیبینین ئیتر هیچ بەهرەمەندێک لە هونەر و هێزی داهێنان و بیر و باوەڕ ڕووناک لە پلە و حورمەت و ڕێزلێنان بێبەش نابێ ئەو ڕۆژە بێبەشان هەر ئەو تەمەڵ و بێبەهرە و خۆپەرستانە دەبن کە بیانەوێت کەمترین زەحمەت بە خۆیان بدەن و فرەترین بەرهەم بەریان کەوێ و تۆسقاڵێک مێشک یا لەشی خۆیان ماندوو نەکەن و لە هەمووانیش چاکتر بژین خۆشتر بخۆن ئاسوودەتر بنون جوانتر بپۆشن و چۆن مەیلیان بوێ ڕای بوێرن چ خۆشە ئەو ڕۆژەی کە ئیدی نان بۆ قەساب و گۆشت بۆ نانەوە نەبێ نرخی ئینسان بە پێواری کار و بەهرە و ڕەنجی ئەو پێوانە بکرێ نەبە گەزی کوتاڵفرۆشی وا کە عانەیەک بخاتە ناو مێزەرەکەی و سوێن بخوا بەو سەرەی کە عانەیەک زیاتری تیانە لەو کۆمەڵگەیەدا مەچەکی ئینسانی خوێنمەش دەگرن وەک پۆلیسی مەچەکی گیرفانبڕ لە کاتی بڕینی گیرفاندا بگرێ پێی دەڵێن ئیتر بەسە ئەوەی کارنەکە ناخوا چکاری دەست بێ چکاری مێشک مرۆڤ لە دەغەڵکاری و تەنیا عانەیەک لە ناو مێزەرنان و چاوچنۆکی و ڕق و چینە ڕزگاری دەبێ برالە تۆ بڵێ وابێ ئەگەر وانە بێ ڕێڕەوی کاروانی شەهیدانی ئازادی و سەرفرازی بەو مەنزڵگایە ناگە ئیتر ئەم خەبات و بەرخودانە هیچ مانایەکی نامێنێ دڵنیا بە کە ڕۆژی ڕزگاری تەواوی مرۆڤ بە مرۆڤی کوردستانیشەوە سەر هەڵدەدا و شەمشەمە کوێرەی زۆرداری و سوارملی یەکتر بوون دەخرێنە کون و قوشبنە گۆڕستانەکانی مێژوو شۆلۆخۆفی نەمر دەبێ زێدەتر بەختەوەر بێلەوەی بیری لێ دەکردەوە ئەی ئەوە نەبوو کە بە خۆی وتی بە ئاواتەوەم کە کتێبەکانم ببنە هۆی تێکۆشانی بێوچان لە ڕێگەی ئامانجی مرۆڤایەتی و پێشکەوتنی مردومدا لەوەیە ئەوەی بۆ ڕێزلێنان لە شۆلۆخۆف کرابێ بۆ کەم هاوڵاتی ئەو کرابێ لە هەرێمەکەیدا بە حورمەت و شکۆداری ماڵ ئاوایی لێکراوە و لە سەرانسەری وڵاتدا هەواڵ و وتار و فیلم و لێکۆڵینەوەی لەسەر بڵاو کراوەتەوە و کۆڕی بۆ بەستراوە و یەک دوو مانگ لە وەفاتی تێدەپەڕێ کە ئەم بڕیارانەش بۆ ڕێزلێگرتن و یادکردنەوەی لە یەکێتی سۆڤیەتدا دەدرێ لە مۆسکۆ پەیکەری بۆ دابنێن لە مۆسکۆ هەروە لە ڕۆستۆڤ شارێکی سەرڕووباری دوون کە لەوێدا شۆلۆخۆف زۆربەی بەرهەمەکانی داهێنا سەرە و شەقام بەناوی بکرێتەوە لە ئاوایی فیتسیکاپا کە ئاواییەکە شۆلۆخۆف تیا ژیاوە ئامۆژگایەک بەو ناوە دابمەزرێ ناوی لەسەر سێ کتێبخانە و سوفخۆزێک لە کازاخستان و گەمی کەشتێک بنرێ لە هەرێمی ڕۆستۆڤدا دەوڵەت مۆزەخانەیەکی بەرین بە ناوی میخائیل شۆلۆخۆفەوە بکاتەوە ئەم خانوبەرانە بگیرێتە بەر ئەو خانووی کە لە فیتسیکاپا کە تێیدا ژیاوە ئەو ماڵەی لە کۆرجلینسکی کە تایە لەدایک بووە ئەو ماڵەی لە کارفنیسکایە کە تایە مناڵیەتی بردۆتە سەر ئەو ماڵەی کە تایە ڕۆمانی بەناوبانجی دوونی ئارامی نووسیوە بە ناویەوە منحەبە قوتابیان بدرێ
یەکێتی نووسەرانی سۆڤێت هەر ساڵی 2 خەڵات بە ناوی شۆلۆخۆفەوە بدات بە چاکترین بەرهەمی نووسەرە لاوەکان، هەروە لیژنەیەکی تایبەتی پێکات بۆ کەلەپوری ئەدەبی شۆلۆخۆف. ئێمەش هەر بە بۆنەی کۆچکردنی ئەو نووسەرە مەزنەوە هەم بۆ ناساندنی چەمچێک لە ئەدەبەکەی ئەم چیرۆکە بە ناوی چۆن فێری ڕقت دەکەن پێشکەش دەکەین کە لە فارسیەوە وەرمانگرتووە بۆ نووسینی ئەو پێشەچێش لە هەندێ هەواڵ و نووسرا و بە زمانی عەرەبی و فارسی کەڵکم وەرگرتووە. فەلەکەدین کاکەیی، حوزەیرانی 1984. چۆن فێری ڕقت دەکەن. میخائیل شۆلۆخۆف ساڵی 1943 نووسیویەتی. لە شەڕدا هەر درەختێک وەکو ئادەمی زادێک چارە نووسی تایبەتی خۆی هەیە. ڕۆژێک بەشێکی فراوانی دارستانێکم دی کە تۆپخانەی دوژمن درەوی کردبوو. ئەڵمانەکان کە لە ئاوایی سین دەرکرابوون لەم بەشەی دارستانەکە سەنگەریان گرت بوو. وایان دەزانی دەتوانن لەوێ خۆیان ڕابگرن، بەڵام داسی مەرگ ئەوانی لە تەک درەختەکانە درەو کرد بوو کە لەشی سەربازە ئەڵمانیەکان لە ژێر تەنەی دارکاژە ڕماوەکانە هەڵپلیشا بوون و تکە پارچەی هەندێ لە ئەندامی لەشیان لە ناو سەرخەسە سەوزەڵانەکاندا بۆگەنیان کردبوو. عاتری شیرە سەمغی تەنەی ئەو کاژانەی کە بە گول لە تۆپ شتێنرابوون نەیان دەتوانی بۆگەنی کەلەخە هەڵتاشراوەکان لە ناو ببە. بەهۆی تەقینەوەی گول لە تۆپ ئەو ناوە چاڵچاڵی لێهات بوو، هەرچەندە کە قەراغی ئەو چاڵ و چۆلیانە و خاک و خۆڵی ئەو ناوە یەک پارچە بە گڕی ئاگر سوتا و قاڵ ببوو. وا پێدەچوو لەوێشەوە هەر بۆنی بۆگەن دەهات، ملی پیاوی دەشکان بەسەر ئەم بەشە پان و بەرینەی دارستانەکەدا کە گول لە تۆپ ژێروبانی کرد بوو. خۆڵی مەرگێکی ئارام باری بوو، کپ و بێدەنگ بوو. ڕاستە و ڕاست لەناو ئەم دۆزەخەدا تەنیا درەختێکی تووس مۆجیزە ئاسا لە بەڵا ڕزگاری بوو بە پێوە وەک خۆی ڕاوەستا بوو. لق و پۆپەکانی کە بەر پارچە ساچمەی گول لە تۆپ کەوتبوون بەدەم باوە دەجولان و لە نێوان گەڵا تەنکە تازەکانیەوە بە دڵنەوازی دەکردن. ئەمەی ئەو دارستانەی کەوا خەریک بووین بە ناویان تێدەپەڕین. سەربازی بێتەلچی کە لە پێشەوەی من دەڕۆیشت دەستی دڵنەوایی بەسەر تەنەی درەختەکەیان هێنا و بە سەیر و سەمەرە و دڵسۆزی ئامێتە بە خۆشەویستیەوە لی دەپرسی: ئازیزەکەم، چیت کردکەوە لەم فەلاکەتە بە سەلامەتی دەرباز بووی؟ هەر جارێکە گول لە تۆپ بەردار کاژێ بکەوێ تەنەی وەکو جیای درەوکراوی لێدێ و زرم دەڕمێتە سەر ئەرز و لەو جێگەوەی کە دەبڕێتەوە نوچی تیژ و قەترە ڕۆشنی شیری چەسب دەردەکەوێ. بەڵام ئەگەر گولە بەردار بەڕوو بکەوێ ئەوە بە جۆرێکی دیکە مەرجی خۆی دەبینێ. لە بەهاردا گول لە تۆپێکی ئەڵمانەکان بەرتەنەی داربەڕوویەکی کۆنە ساڵ دەکەوێ کە لە قەراغی ڕووبارێکی بچووکی بێ ئاودا ڕوا بوو. دەلاقەیەکی وا لە تەنە ئەستورەکەی دەکاتەوە کە نیوەی درەختەکە وشک دەکا و نیوەی تری بەڕووی ئاوی ڕووبارەکەدا دەچەمێ. ئەمجا لەگەڵ سەرەتای بەهاردا مۆجیزە ئاسا دەژێتەوە و تەمەنی دەست پێ دەکاتەوە و گەڵای تەڕ و تازە دەیڕازێنێتەوە. من خۆم ئەو درەختەم دیوە و دڵنیام کە لقەکانی پایینی ئەو بەڕوە بریندارە هێشتا بەڕووی ئاوی ڕووبارەکەەوە مەلەوانی دەکەن. لقەکانی سەر باڵاش گەڵا جوانە وشک بۆکانی هەروە بە پەرۆشەوە بەرەو هەتاو هەڵدەخە. ملازم گراسیمۆف کە پیاوێکی باڵا بەرز و پشتی کەمێک کۆما و شانەکانی وەکو شانی داڵاش بەرەو باڵا دەچوون لە بەردەرگای ژێر زەویەکە دانیشت بوو. بە درێژی باسی سەرکەوتنی شەڕەکەی ئەو ڕۆژەی بۆ دەجێڕاینەوە کە چۆن هێرشی تانکی دوژمن لەلایەن فەوجی ژێرفەرمانی خۆیەوە سەرکوت کرا و تێکشتێنرا. گراسیمۆف بەدەم و چاو لە ڕوودا ئارام بەڵام خوێن سارد بوو. پێڵوە ئاوساوەکانی چاوەکانی تەنگتر پیشان دەدان. بەدەنجی کرخ و پچر پچر قسەی دەکرد و جاروبار پەنجە ئەستورەکانی بەیەکە هەڵدەکوشی. ئەم حاڵەتی کە بە ئاشکرا خەمی گران و داڵغەی خەماوی ئەوی دەدرکان بە هیچ جۆرێ لەگەڵ جەستەی تند و مەند و سیمای مێرانەی ئەودا نەدەگونجە. لە ناکەو قسەی خۆی بڕی لۆچی دەموچاوی بەیەکا چوون ڕنگ لە ڕوومەتی گەنم ڕەنجی پەڕی و دەماری چارەی گرژ بوو لە چاوانی کە بە نقطەیەکی دووری بڕی بوون. گڕی بڵێسا دانەمرکاوی ڕقوچینە زمانەی دەکێشا و منیش بێ ئەوەی بەدەستی خۆم بێ چاوم لەو نقطەیە بڕی. سێ دیلی ئەڵمانیم بەرچاو کەوتن لە لای خەتی بەرگری ئێمەوە بە ڕۆخی دارستانەکەدا بەرەو لامان دەهاتن. تەنیا یەک سەربازی ئێمەیان لە تەکدا بوو بە بلوزێکی کۆنە و هەتاو بردووی ڕنگ هەڵگەڕا و لەبەری و کڵاوێکی لەسەری هەر سێبەدی گیراوەکانی لەبەردا بوو. سەربازەکە سەلانە هەنگاوی دەهاوێشت و تفەنگەکەی بەدەستەوە گرت بوو.
کە ئەم هەنگاوێکی بنابا تفەنگەکەشی لەگەڵ جوولەی لاقی پێش و پاشتەکان دەدا و سەرە نێزەکەی لە ژێرتیشتی خۆردا دەدرەوشایەوە. دی لە ئەڵمانیەکان لەسەر خۆ و بە پۆتینی قوڕاوی شل دەڕۆیشتن. دیلێکیان کە تا ڕادەیەک بەناو ساڵانەوە چوو بوو ڕوومەتی قۆپا و سمێڵ و ڕیشی زبر و هاتووی هەبوو لە پێشەوە دەڕۆیشت. هەرکە گەیشتە کەناری سەنگەرە سەرگیراوەکەمان بە نیگایەکی پڕ لە قین و پەستی وەک گورگێکی بریندار گولەی بەرکەوت بێ ڕوانیە ئێمە و خێرا ڕووی وەرگەڕاند و کڵاوەکەی کە بە پشتیەوە هەڵیواسی بوو جم و جۆر کرد. لێرەدا بوو کە ملازم گراسیمۆف چیتر خۆی پێڕانەگیرە و لە جێگەی خۆی ڕاپەڕی و بەسەر سەربازەکەی خۆمان دەقیژاندی. لەگەڵ دیلەکان خەریکی پیاسەی یا دەچی تەحویلیان بدەی؟ قاچەڵگرە لەگەڵ تۆمە زوو بە. دیار بوو دەیویست شتێکی تر بڵێ، بەڵام وا تووڕە و بە کوڵ هات بوو کە هەناسەی سوار بوو. قسەی تری پێ نەکرا. خێرا ڕووی وەرجێڕا و بە پلەکانە بەرەو ژوور پەناگەکە هات. کۆمیسێری کادری سیاسی فەوجەکە کە لەو دەمەدا لەوێ بوو تێبینی کرد من چ سەرسامێک دایگرتم، هەر بۆیە ژویستی بۆم ڕوون بکاتەوە بە ئێواشی وتی چ لە دەسەڵاتە نییە بکرێ، ئەجگار عەسەبیە، ئەو نەخۆشیە لە دەورانی دیلێتیدا تووشی بووە. ئەی بۆچی قەت نەزانیوە کە لە مەوبەردیلی دەستی ئەڵمانەکان بووە؟ ئەگەر هەلێک ڕێک بکەوێ بتەوێ بۆتی دەجێڕێتەوە. لە دیلێتیدا فرە دەردی چەشتووە، بۆیش ئێستا چاوی بەرایی نایە هێتلەریەکان بە زیندویی ببینێ. ئەوەی ڕاستیەکەی ناتوانێ بیان بینێ کە زیندون گوێ بە مردنیان نادا. یاکراوەتر بڵێم کە بەلەزەتەوە تەماشای کەلەشی ئەڵمانەکان دەکا، بەڵام کاتێک چاوی بە دیلەکانیان دەکەوێ ڕنگ لە ڕوویان نامێنێ و لە ئارەقا دەخوسێ، لە جێی وادا یا چاوی خۆی دەگرێ تا نەیان بینێ یان لێیان دوور دەکەوێتەوە. کۆمیسەرەکە خۆی لە من نزیکتر کردەوە بە دەنگێکی نزمتر گوتی دووجار لە هێرشبردنی سەر دوژمندا لەگەڵی بوومە، ئەوەندەی هێسترێک بە تاقەتە، خۆزیە بتزانی بە لە مەیدانی شەڕدا چی دەکە. هەموو جۆرێکم لە شەڕدا دیوە، بەڵام ئەو کارەی ئەو بەسەر نیزە و قۆناغەت فەنگ دەیکا لە هیچ کەسێکی دیم نەدیوە، بەڵایەکە بۆ خۆی. هەرکە شەوگار داهات ئەڵمانەکان بە تۆپخانەی قوڕس گول لە بارانیان کردی، گول لە بارانێکی تۆقێنەر و هەراسان کرد. هەر کاتێ لە مەودای وەک یەکدا گول لە تۆپیان دەوەشاند و پاش نەختێک گولەکان بە باڵای سەرمانە لە ئاسمانی پڕ ئەستێرەدا لورەیان دەهات، تێدەپەڕین و دوور دەکەوتنەوە و بە درێژایی ئەو جادەیە کە بە ڕۆژ کامیۆن دوای کامیۆن تەقەمەنی و تفاقی شەڕیان بۆ بەرەی ئێمە دەهێنا، وەکو شریقەی هەور دەتەقینەوە و بە بڵێسەی زەرڕەنگ ئاسۆیان ڕووناک دەکردەوە. لە نێوانەی تەقینەوەیەک ناتەقینەوەیەکدا کاتێک کە کەمێ دارستانەکە مات و بێدەنگ دەما، وزەی باریکی مێشوڵە و قوڕەقوڕی بۆقی گۆماوەکەی تەنیشتمان کە ئەوانیش لە گول لە بارانەکە هەراسان بوون بەرگوێ دەکەوت. لە ژێر درەختی بندوقدا ڕاکشابووین و ملازم گراسیمۆف لە حاڵێکدا کە لە قەشکاوێکی درەختی بەدەستەوە بوو بەوە مێشولە ناپەسەندەکانی لە خۆ دوور دەخستەوە. ئارام لەسەر خۆ بە سەرهاتەکانی بۆ دەجێڕامەوە. منیش هەر بە هەمان جۆر کە لە یادم ماوە باسییان دەکەم. پێش شەڕ وەکو میکانیچێک لە کارگەیەکی سیبیریایی ڕۆژ ئاوا کارم دەکرد. نۆی گەلاوێژی ساڵی پار بۆ سوپابان کرا. خێزانەکەم بریتە لە ئافرەتێک دوو مناڵ و باوکێکی پەکەوتوو. وەختی خواحافیزی وەکو باوە ژنەکەم کەمێک گریا و چەند ئامۆژگاریشی پێڕاستپاردم. چاک بەرگری بکەی لە نیشتیمان و خێزانەکەت. ئەگەر پێویستیش بوو بۆ سەرکەوتن گیان فیدا بکەی. لە یادمە هاتمە پێکەنین و لە وڵامدا وتم تۆ هاوسەری منی یا پروپاگەندەچی بنەماڵەکەمانی. من مناڵ نیم، فەرمانی خۆم باش دەزانم. سەبارەت بە سەرکەوتنیش دڵ لە دڵمەدە، لە قورجی فاشیستەکانیش بێ دەری دەهێنی. باوکم کە قایمتر خۆی ڕاگرت بوو ئەویش چەند ئامۆژگاری کردم. ویکتۆر بڕوانە بنەماڵەی گراسیمۆف بنەماڵەیەکی سادە نییە، هەمیشە پشتا و پشتگرێ کار بوونە. باوکی باپیرەت لە کارگەی ئۆستۆگانۆفدا کاری کردووە. ئەم بنەماڵەی ئێمە سەدان ساڵە کە بۆ وڵات ئاسن دەردەکەن. دەخوازم تۆش لەم شەڕەدا ئاسنین بی. دەوڵەتی چینەکەی خۆتە. پێشی شەڕ تۆیان وەکو ئەفسەری ئیحتیاط ئامادەکردووە و ئەمڕۆ وەختیەوە هاتووە بە بێبەزایی دوژمن بکتی. وتم بابەجیان چۆن دەفەرمووی وا دەکەم. لەسەر ڕێگام بۆ ئێزگەی شەمەندەفەر سرم لە لیژنەی ناوچەی حزبدا. لێپرسراوی لیژنەکەمان کابرایەکی ڕق و وشک بەڵام زانا بوو. لە خۆمەوە دەمگوت ئەگەر ژنەکەم و باوکم وەختی خواحافیزی ئەوەندە ئامۆژگاریان کردم دەبێ هەواڵی لێپرسرا و چەند خەریکم بکە. هەر لێم نابێتەوە. دەبێ بۆ گوێگرتنی وتارێکی نیوسعاتی ئەو ئامادە ببم. بەڵام کارەکە دروست بە پێچەوانەی بۆچوونەکەی خۆم هاتەوە پێشەوە. هەرکە گەیشتم بە بارەگەی لێژنەی حەزەبوتی گراسیمۆف دانیشە
با بەپێی ڕەوشی دێرینەی ڕووسەکان پێش ڕۆیشتن چەند دەقیقە دابنیشین. نەختێک بێدەنگ دانیشتین. ئەمجا هەڵساوە سەر پێ، دیتم کە دەوری چاوی بە فرمێسک تەڕ بووە. لە دڵی خۆمە گوتم لەم زەمانەدا چ موعجیزە گەلێک ڕوو دەدەن. لێپرسراوی ناوچە خۆی جم و جۆر کرد و گوتی هەڤاڵ گراسیمۆف. مەسەلاش کرا و ڕوونە. من لەو ڕۆژەوە دەدناسم کە هێشتا مناڵ بووی و دەسماڵی پێشەنجیت دەبەستەمل. پاشان چوویتە ڕێزی کۆمسمۆڵ و ئەوە تا ئەمەش 2 ساڵە ئەندامی حزبی. بڕۆ و بەدکارانە بەبێ ڕەحم بکتەوە. حزب ئومێدەوارە. بۆ یەکەم جار لە تەمەندا منی گرتە باوەش و یەکترمان مات کرد. سەیرە هەر لەو دەمەوە ئیدی وەکو جاران پیاوێکی وشک نایەتە بەرچاو. دڵسۆزی ئاوا دڵگەرمی کردم لە لیژنەی ناوچەکە بە شادی و شەوقەوە چوومە دەرێ. قسەیش نەکەشم شادومانی کردم. بۆ خۆت دەزانی ئافرەتێک نییە لە کاتی بەڕێخستنی مێردەکەی بۆ مەیدانی شەڕ ئارام و لەسەر خۆبێ. بەڵێ ژنەکەی منیش کەمێک تێکچوو خەم دایگرت. ئەو کە هاتبووە ێزگەی شەمەندەفەر تا بۆ 2 جار خواحافیزیم لەگەڵدا بکە هەر هەوڵی دەدا شتێکی گرینگم پێ بڵێ. بەڵام هۆشی لای خۆی نەبوو. شەمەندەفەرەکە بە ئەسپایی کەوتەڕێ. ئەویش بەدەم ڕۆیشتنەوە لەگەڵ فارگۆنەکە دەستی گرتبووم و خێرا خێرا قسەی دەکرد. ڤیکتۆر بڕوانە وریای خۆت بە نەک لەبەرە سەرما لێت بدات. وەڵاممدایەوە نادیە خەیاڵت داسوو دەبێ. وریای خۆم دەبم سەرمام نابێ. هەوای ئەوێ زۆر خۆشە، نەزیات ساردە و نەزیات گەرم. کە لە یەکدا بڕین هەستم بە تاڵی جودایی کرد و لە هەمان باریشدا قسە سادە و ئەویندارەکەی ژنەکەم خۆشحاڵی کردبوو. لە دەروونما قینێک بەرامبەر ئەڵمانەکان قوڵپیدا. لەبەر خۆمەوە گوتم ئاهای دراوسەی پەیمانشکێن، ئێستا کە دەستت بە ڕووی ئێمە بەرز دەکەیتەوە خۆتە ڕاگرە هاتین. پندێکی وات پێ بدەین خوات بێنیتە بەرچاو. گراسیمۆف ساتێک بێدەنگ بوو گوێی شل کرد بۆ خرمەی دەستڕێژی ڕەشاشێک کە دەنجی لە هێڵی پێشەوەی شەڕ دەهات. دەستڕێژەکە چۆن لە پڕدەستی پێکرد بوو ئاو هەژ لە ناکەو بڕە. گراسیمۆف درێژەی بە باسەکەدا. پێش شەڕ لە ئەڵمانیەوە ئامێر و کەرەستەی ماشێن بە کارگەکەمان دەگەیشت. لە کاتی سوارکردنی ئامێرەکان 5-6 جار لێیان وردبوومەوە. هیچ عیبم تیاندا نەدەدی. دیار بوو دەستی کارزان و کارامەگەل درستی کردبوون. زۆربەی وەخت دانراوی نووسەرە ئەڵمانیەکانم دەخوێندەوە. خۆشیانم دەویست. لە کانگای دڵەوە هەستم بە جۆرێ ڕێزلێنان دەکرد بەرامبەر خەڵکیان وڵاتە. جاری واش بوو لە خۆمم دەپرسی کە چۆن میلەتێکی زەحمە کێش و کارزان وەکو ئەو میلەتە دەچێتە ژێرباری ڕژێمی شەرمهێنەری هێتلەرەوە. بەڵام ئەو گرفتە گرفتی خۆیانە. ئەوە بوو ڕۆژێک بیستم کە لە ئەوروپای ڕۆژئاوەوە شەڕ هەڵگیرساوە. وەختێ بە شەمەندەفەر بۆ بەرە دەڕۆیشتم بە خۆمم دەگوت ئەڵمانەکان تەکتیکی چاک بەکاردێنن و سوپایەکی ناخورتیان نییە. شەڕ و بەیەکە هاتن لەگەڵ ڕەقیبێکی ئەوهادا بەخۆی ڕێکەوتێکە جێگەی بایەخ و سەرنجدانە. دەباشە ئێمەش لەو دەما ساڵی 1942 ئەوەندە خورت بووین ڕاستت پێ بڵێم لەم ڕەقیبەوە بە تەمای شەرەف و ویژدان نەبوو. هەر لە بنەڕەتەوە وەختی ئادەمیزاد لەگەڵ فاشیستەکانە دەشەڕێ نابێت چاوەڕوانی شەرافەت و ویژدان پاچیان لێ بکات. بەڵام هەرگیز گومانم بۆ ئەوە نەدەچوو کە سوپای هێتلەر تا ئەم ڕادەیە نزم و پیس و نەگریز بێ. بە هەر حاڵ بام باسە بۆ پاشان بەدوا بخین. دەستەکەی ئێمە لە کۆتایی گەلاوێشدا بە بەرەگەیشت. بەرە بەیانی ڕۆژی 27می گەلاوێش کەوتینە ناو شەڕ. سەرەتا کە هێشتا بەبار و دۆخی شەڕ ڕانەهات بووین تا ڕادەیەک بەجێماین. تۆپاوێژەکانی ئەڵمان تەنجیان پێ هەڵچنی بووین. بەڵام دەمە و ئێوارە کە ئیدی کەم خۆمان گرتەوە و بەسەر هەڵوێزدا زاڵ بووین دەردێکی چاکمان بە ئەڵمانەکاندا و لە گوندەکە دەرمان کردن. هەر هەمان ڕۆژ نزیکەی 11 ئەڵمانمان بەدیل کرد. دەڵێ ئەم ڕۆیە ڕوویداوە هەموو شتێک وەکو ڕۆژی ڕووناک لە بەرچاومە. دیلەکانیان هێنا کە ڕنگ پەڕی و تۆقی و بوون. پاش بڕانەوەی شەڕەکە ئیدی جۆش و خۆشیمان دامرکا بوو. خەریک بووین پێشوازی لە دیلەکان بکەین. هەرکەس لە ئێمە هەرچی بەدەستکەوتبە بۆ ئەوانی دەبرد. یەکی ئامان ئەوی تر جگەرە یەکێکی تریش چای پێدەدان. دۆستانە دەستیان بەسەر شانی دیلەکانە دەهێنا و بە کۆمرات هەڤاڵ بانجیان دەکردن و دەیان پرسی کۆمرات هەڤاڵ توخوا بۆچی شەڕی ئێمە دەکەن. کۆنە سەربازێکمان کە چاوی بەو دڵدانەوە و پێشوازیە هەست بە زوێن و دۆستانەی ئێمە کەوت بڕێک داما ئەمجا گوتی دەبینم بە دیداری ئەو دۆستانە وا شاد و خۆشحاڵن کە هەمووتان بە کۆمرات ناویان دەبن. بەڵام حەزم دەکرد ئێستا چاوتان لێبە کە لە پشت بەرە ئەو دۆستانە چ دەکەن و چی بەسەر بریندار و مەدەنیەکانمان دێنن. ئەمەی وت و ڕۆیشت وەکو بڵێ سەتڵێ ئاوی ساردی بەسەرمانە کرد بێ. ئەوەندەشی پێنەچوو کەنۆرەی ئێمە ها تا پێش بکەوین و پاشەکشە بە دژمن بکەین. لێرەدا بوو دیمەن بەڵام چ دیمەنێک گونگەلی سوتا و سەدان ئافرەت و مناڵ و پیرەمێردی گول لە باران کراو.
لەشی ئەشکەنجە دراوی سەربازە بە دیلگیراوەکانمان و دەیان تەرمی ئافرەت و چیژ و تەنانەت چیژۆڵەی ناباڵقیش کە چێویانە کوژرابوون و پێش کوشتن دەستیان بۆ درێژ کردبوون. دیمەنێک لەو دیمەنانە هێشتا هەر لەبەر چاوم ماوە. چیژۆڵەیەکی 11-12 ساڵە کە وەکو دیار بوو لە ڕێگای بۆ قوتابخانە کەوتووە دەستی ئەڵمانەکان. ڕایان کێشا بۆ ناو بێستانێک و لەوێ ڕوتیان کردبەوە و نامەردانە تا بۆیان کرابێ دەستیان بۆ درێژ کردبوو. لەشی ئەم چیژۆڵەیە کە زیاتر لە مناڵێکی ساوا دەچوو لەسەر پەتەکی پێشێلراوی پەتاتە پاڵ خراب و کتێب و دەفتەرە خوێناویەکانی بە دەور و بەریا پەرش و بڵاو ببوون. دەموچاویشی بە زەبری سەرنێزە شەق و پەخکرا بوو. جان تاکەشی کە دەم بە تاک مابوو هێشتا هەر بەدەستیەوە بوو. پارتەیەکی سپیمان بەسەر تەرمە چکۆڵەکەی دادا و بێدەنگ و بێجوولە لە تەنیشتی ڕاوەستین. پاشان سەربازەکان هەروە بێدەنگ بڵاویان پێکرد. بەڵام من پێم نەکرا بڕۆم. لە یادمە کە وەکو شێت لە ژێر لێەوە دەم خوێن جوگرافیای سروشتی نووسینی بارکۆڤ و پاڵۆی بکین بۆ دەورەی یەکەم و دووەمی ئامادەیی. ئەو کتێبم لەناو کتێبانەی کە لەسەر گژوجیای بێستانەکە پەرش و بڵاو بوون بەرچاو کەوت. ئەو کتێبم باش دەناسی چونکە کچەکەی منیش قوتابی هەمان قۆناغ بوو. ئەو کارەساتە لە ڕۆخی ڕۆژین ڕوویدا بوو. لە دەوروبەری ئیسکۆی ڕەش تووشی دەرەیەک بووین کە جێگەی ئازاردان و کوشتنی سەربازە دیلەکانمان بوو. ئایا هیچ سەر لە سەربڕگە داوە؟ ئەوەی لەوێ بەرچاومان کەوت کتومت لە سەربڕگە دەچوو. لەشی خوێناوی بێدەست و بێپێ کەتانی وەک کەوڵ کراون و بەلقی درەختەوە هەڵواسراون. 8 تەرمیتر لە بنی ئەو دەورەدا بەسەر یەکە کۆمەڵ کراون. پێمان ناکرێ بزانین کام دەست و پێهی کامەلەشن. هەر ئەوەندە چەند پارچە گۆشت بەسەر یەکە کەڵک کراون و 8 کڵاوی سەربازی چۆن ئامان بخەیتە ناو یەک ئاوا ئاخنراونەتە ناوی یەکتر و لەسەر ئەو کۆمەڵە گۆشتە دانراون. خەیاڵ دەکەم بتوانم هەرچیم بەرچاو کەوت بێ بێنمە سەر زمان بۆت بجەڕمەوە. نەخێر ناتوانم چونکە وشەی وا پەیدا نابن و نایەنە گۆتن. دەبێ بە خۆت بچی و بە چاوی خۆت ببینی. دەچاکترە لەم بارەوە چیتر لەسەری نەڕۆم. ملازم گراسیمۆف نەختێک بێدەنگ بوو. بە هەلم زانی بپرسم. بۆم هەیە لێرە جگەرە بکێشم؟ بە دەنگێکی خنکا وەڵامی دامەوە بەڵێ دەشێ، بەڵام دەبێت جگەرەکەت بەناو لەپتدا پۆشی. خۆشی جگەرەیەکی داگیرساند و لەسەر باسەکەی ڕۆیشت. وەختێک کە دیمەن ئەڵمانەکان چ کوشت و کوشتارێکیان کردووە لە ڕەگ و خوێنی ئێمەشدا خوی دڕندایەتی ڕووە. تێگەیشتن کەوا لەگەڵ گورجی هاری خوێن مشدا دەشەڕین نەک لەگەڵ مرۆڤدا. دەرکەوت ئەڵمانەکان چەند لە ئامێر و کەرستە سازیدا کارزان وردن ئەوەندەش بۆ کوشتن و هەڵواسین و دەست درێژی بۆ سەر ئابڕووی میلەتەکەمان کارزانی و وردی بەکاردێنن. پاشان بۆ جارێکی تر ناچار بووین پاشەکشێ بکەین، بەڵام بە هەر حاڵ پیاوانە شەڕمان دەکرد. نزیکەی بەگشت تاکەکانی بەتالیۆنەکەمان خەڵکی سیبریا بوون. سەرڕای ئەوەش فیداکارانە و بێباکانە بەرگریان لەسەر زەوی ئۆکرانیا دەکرد. ژمارەیەکی زیاد لە هاوشارەکانم لەسەر خاچی ئۆکرانیا شەهید کران، بەڵام بەرامبەر بەوە چەندین بەرامبەر لە دوژمن هەر لەو سەرزەمینەدا کوژران. ڕاستە کە پاشەکشێمان دەکرد، بەڵام مێرانە زەبرمان تێدەسڕەواندن. ملازم گراسیمۆف بە توندی دووکەڵی جگەرەکەی هەڵمژی و بە دەنگێکی نزەمتر گوتی: ئۆکراین سەرزەویەکی جوانە، خاوەن سروشتێکی بێهاوتە و بێوێنەیە. بۆ هەر گوندێکی لە دڵمانە جۆرە خۆشەویستیەک هێلانەی کردبوو. لەوەیە هەر بەو هۆیەوە بوو کە لەوێ بێپەروا و باک خوێنمان دەڕشت. خوێنیش وەکو دەڵێن خزمایەتی لە نێوان خەڵکدا پەیدا دەکات. بۆیەش هەر جارێک کە بەناچار لە گوندێک پاشەکشێمان دەکرد دەرد و خەفەت دڵی دەکوشین و ئاگر لە جەرگمان بەردەبوو کە ئەوێمان بەجێ دەهێشت. هەموو وەکو ئازیزێکی نێژرا و بەجێ بهێڵین سەرمان دادەنواند و دەڕۆیشتین و کەسمان زاتی ئەوەی نەدەکرد چاو ببڕێتە چاوی ئەوی تر. هەرگیز بیرم بەلای ئەودا نەدەچوو ڕۆژێک لە ڕۆژان منیش بەدیل بگیرێن، بەڵام دیل کرام. سەرەتای ئەیلول بۆ یەکەم جار بریندار کرام، بەڵام هەر لە بەرەمامەوە. ڕۆژی 21 ئەیلول لە شەڕێکە لە دەوروبەری دنی سۆفا لە ناوچەی پاڵتاوە ڕوویدا جارێکی دیکە بریندار کرام و هەر لەوێش بەدیل گیرام. تانکی ئەڵمانەکان باڵی چەپی ئێمەیان شەق کرد و بە دوای ئەودا سەربازی پیادەی دوژمن وەکو مێرولە بەو دەشتە وەربوون. ئێمە شەڕی ئەومان دەکرد تا ئەڵقەی گەمارۆی دژمن بشکێنین. بەتالیۆنەکەی من لەو شەڕەدا زیانێکی زیادی بەرکەوت. دووجار هێرشی تانکی دژمنمان بربەست کرد. 6 تانک و زری پۆشمان لە کار خست. لە ناو کێڵگەیەکی گەنمە شامیدا نزیکەی 120 هێتلەریمان لە ناو برد. لەو وەختەدا بوو کە تۆپیان خستە کار و بە خەستی ئێمەیان تۆپ باران کرد. ئیدی ناچار بووین ئەو تەپەیە بەربدەین کە لە نیوەڕۆوە تا سەعات 4 بەدەستمانەوە بوو. لە دەمە و بەیانەوە هەوا گەرم و ئاسمان ساف بوو.
بچووکترین پەڵا هەوری لێ نەبوو، گڕی هەتا ئەوەندە بەتیم بوو هەمومان لە گەرمادا هانەهانمان بوو. گولە تۆپەکان بە دوای یەک دەتەقینەوە. لە یادمە تینوێکی وابووین کەوا لێوی سەربازەکانمان گشتی شین هەڵگەڕابوو، منیش بە دەنگێکی ژیراو کە قەت لە دەنجی خۆمی نەدەکرد دەستورم دەدا. لەو کاتەدا کە بەڕاکردن لە دۆڵەکە ڕەت بووین، گولە تۆپێک لەبەر پێم تەقیەوە. تەنیا ئەستونێکی تەپوتۆزی ڕەشم دی کە بەرەو ئاسمان هەڵدەستا و چیتر ئاگەم لە خۆم نەما و دوجار زانیم کە ساچمەی گولە تۆپەکە کڵاو زرێەکەی کونکون کرد بووم و پارچەیەکی ساچمەش چەقی بۆ شانی ڕاستم. نازانم چەند بێهۆش بووم، بەڵام لە یادما کە لە دەنجی زرمەی پێ هاتمەوە سەرهۆشی خۆم. سرم بڵند کردەوە، تێگەیشتم کە لە جێگەی کەوتنم نەماوە. بلوزیان لە بەرداکەن بووم و تەواوی شانیان پێچا بووم و کڵاو زرێکەم لەسرم نەبوو، لەسەر سنگم بەدارەوە کرابوو. بۆ نەختێکوان بە خەیاڵە هات ئەوە سەربازەکانی خۆمن منیان بەدەست گواستۆتەوە و خێرا برینەکەیان تیمار کردو. بە سەختی سرم بڵند کردەوە بۆ ئومێدەی سەربازەکان ببینم، بەڵام چاوم بە ئەڵمانەکان کەوت کەوا خێرا بەرەو لام دێن. نەخێر، ئەمە خۆمانی و دەنجی پێی ئەوان نییە کە منیان هێناوەتە هۆش. ئەوانم بەڕوونی دەدی دروست وەکو ڕووی پەردەی سینەما. لە دەوروبەرم گەڕام، بەڵام هیچ جۆرە چەچێک نەبوو، نەدەمانچەی ژڤولفەر و نەتفەنگ و نەنارنجۆک. نەخشەی ڕێنوێنی چەکەکانم کەوتبوونە دەستی سەربازێکی خۆم کە لەگەڵ خۆی بردبووی. بیرم کردەوە مەرگ ئەوە تا بەرەولام دێ. نایەتە یادم کە لەو تروکەیەدا بیرم لە شتێکی تر کرد بێتەوە. ئەگەر دەتەوێت لە بەسەرهاتی من چیرۆچێک بنووسی، شتێک لە خۆتەوە بخەرە سەری، چونکە لەو تروکەیەدا دەرفەتم نەبوو بیر لە شتێکی تر بکەمەوە. ئەڵمانەکان گەیشت بوونە نزیکم و من نەمدەویست بە پاڵەوە بمرم. مەسەلەکە سادەیە، ئایا ئاگات لە منە؟ نەمدەخواست و نەمدەتوانی بە پاڵەوە بمرم. چی هێزم تیاما بوو بەکارم هێنا و خۆمدا بەسەر دەستمدا تا لەسەر چۆک دانیشم. دیسان هەوڵمدا تا ئەوان گەیشتن هەڵسامەوە سەر پێ. ڕاوەستام، بەڵام لەترم دەدا. دەترسام بکەمەوە ئەوان سەرنێزەکانیان بکەن بە لەشمە. دەم و چاوی هیچ کامیان نایەتەوە یادم. دوورم وەستا بوون و لەناو خۆیاندا دەئاخافتن و پێدەکەنین. وتم چاکە بەدفەڕینە دەمکوژن، چونکە چیتر هێزم نەماوە و دەکەوم. یەکێکیان هات و وا بە قۆناغت فەنگەکەی لە گەردنی دام کە کەوتمە زەوی، بەڵام دەست بەجێ هەستامەوە. ئەوان دایەنە قاقای پێکەنین و یەکێکیان بەدەست فەرمانیدا کە بەڕێکەوە. منیش بەڕێکەوتم. توێژێکی ناسچی خوێنی داگیرسا و دەم و چاوی داپۆشی بووم. هێشتا خوێنی گەرمی لینجێک لە برینەکەی سرم دەهات. شانم ئازاری هەبوو، نەمدەتوانی دەستی ڕاستم ڕاست بکەمەوە. لە یادمە زۆر حەزم دەکرد ڕاکشێم و قەت جوولە نەکەم. ناچار بووم پێ هەڵگرم و ملی ڕێبگرم. نەخێر حەزم دەکرد بمرم و نەمدەویست بە دیێلێتی بمێنم. زۆر بە زەحمەت بەرامبەر سرە جێژی و ڕشانەوە خۆم پێڕاگیرا بوو. هەروە دەڕۆیشتم کەواتە زانیم هێشتا زیندوم و بە یەکجاری پەکم نەکەوتووە. ئای ئەگەر بزانی لەبەر توێنێتی چ دەردێکم دەچێشت. زارم مشک بوو، تارمایەکی ڕەش لەبەر چاوم ڕێشکە و پێشکەی دەکرد. بێهۆش بووم. سەرڕای ئەوەش هەنگاوم دەناو بە خۆم دەگوت هەر ئەوەندە قومی ئەو بخۆمەوە و بحەسێمەوە دەست بەجێ ڕادەکەم. دیلەکانیان گشت لە ڕۆخی بێشەلانێک کۆکردبوونەوە و ڕێزیان کردبوون. هەموو ئەوانی تر سەربازی هێزەکەی تەنیشتی ئێمە بوون. زۆربەی دیلەکان بریندار بوون. ملازمێکی ئەڵمانی بە زمانی ڕووسی تێکەڵ و پێکەڵ پرسیاری لێکردین ئایا لە ناومانە کەس هەیە کادیری سیاسی یا فەرماندەی ئەسکەری بێت. هەموو بێدەنگ بووین. کابرا دەستوریدا کادیر و فەرماندەکان دوو پێ بەرەو پێش، کەس بەرەو پێش پێی هەڵنەهێنا. ملازمەکە هێدی بە پێش ڕێزەکانماندا دەڕۆیشت و 15-16 کەسی لێ هەڵبژاردین کە شێوەیان لە جوو دەچوو. لە هەرێک لەوانەی کە دەپرسی یودا واتە جووی ئیدی بێ ئەوەی چاوەڕوانی وەڵامی ئەو بێ دەستوری دەدا کە لە ڕێز بچێتە دەرێ. ئەوانە جوو ئەرمەنی و هەندێک لە نەژادی ڕووس بوون کە چارەیان گەنم ڕەنگ و قژی سەریان ڕەش بوو. ئەوانەیان لەولا ڕیز کرد و بە بەرچاوی ئێمەوە گولەبارانیان کردن. ئەمجا خێرا کەوتنە گەڕانی گیرفانی ئێمە و چیمان هەبوو نەبوو بە جزدانی باخەڵیشەوە هەمیان برد. من بۆ ئەوەی هیچ وەختێ پسوولەی ئەندامێتی حزبی ون نەکەم، قەت ئەوەم نەدەخستە ناو جزدانەکەم. هەر بۆیەش نەیاندۆزیەوە. ئەمما کاکە گیان، ئینسان شتێکی سەیرە. چاک دەمزانی کەمان و نەمانم بە تەلێکی باریکەوە بەندە و ئەگەر لە کاتی هەڵاتندا وەکو نیازم بوو هەڵبێم نەمکوژن، بە هەر حاڵ بەدەم ڕێگاوە دەمکوژن، چونکە خوێنێکی زۆرم لێچوو بوو. نەمدەتوانی پێ بە پێی دیلەکانی تر بڕۆم و هەر کەس لە کاروان بەجێ بمێنێ دەیکوژن. بەڵام وەختێ لە گەڕانی گیرفانەکان بوونەوە پسوولەکەی ئەندامێتی حزبیمیان بەردەست نەکەوت، ئەوەندە خۆشحاڵ بووم کە هەتا تێنوێتیشم لەبیر چوو. دووبارە ئێمەیان ڕیز کرد و بەرەو ڕۆژهەڵات خستینیانێن ڕێ. ژمارەیەکی زۆر پاسەوان هەردوو لای جادەیان گرت بوو، دە مۆتۆر سواریش بە ئێمەیان بەرەو پێشدا لەبەر هەستم دەکرد خەریکە وزەم لێ دەبڕێ.
دووجار کەوتم و دەست بەجێ هەستامەوە. دەمزانی ئەگەر زوو بڵندنەمەوە و کاروانی دیلەکان لێم تێپەڕن ئەوە هەر لەوێ لەسەر جادە دەمکوژن. هەمان ئەو بەڵایە بەسەر عەریفێکدا هات. ئەو لە پێشەوەی من دەڕۆیشت. قاچی بریندار بوو، زۆر بە سەختی بریندار بوو، زۆر بە سەختیش بۆی هەڵدەبڕا. ناو بەناو بەبێ خواستی خۆی بەدەم ئازاری قاچیەوە دەیناڵان. هێشتا 1 کیلۆمەتر نەڕۆیشت بووین کە عەریفە دیلەکە لە چەقی جادە دانیشت و بە دەنگێکی بەرزگوتی: نا، ئیتر ناتوانم هەڤاڵان، خواحافیز. ئەوانەی دەوروبەری هەوڵیان دەدا بڵندی کەنەوە و لەسەر پێ ڕای بگرن، بەڵام ئەو دووبارە بە دەوری خۆیان دەخولا و دەکەوتەوە. ڕەنجی هەڵگەڕایەوە و ئەبرۆکانی هاتنەوە یەک. چاوە پڕ لە فرمێسکەکانی هەمیشە لە بەرچاو من، وەکو دەڵی تەواوی ئەوانم لە خەوندا دیون. کاروانی دیلەکان تێپەڕین و ئەو بەجێمە بەدەم ڕێگەوە ڕووم وەرگەڕاند و دیم کە مۆتۆر سوارێکی ئەڵمانی خۆی لێ نزیک خستەوە و بێ ئەوەی دابەزێ دەمانچەکەی لە چیفەکەی دەرێنا و لولەی خستە بناگوێ عەریفەکە و پەنجەی بە پەلاپیتکەکە هێنا. پێش گەیشتن بە ڕووبارەکە چەند دیلی تر کە لە کاروان بەجێمان بە دەستی ئەڵمانەکان کوژرا. هەرکە چاوم کەوت بەو ڕووبارە و پردەوێرانەکەی و ئەو کامیۆنە کە لە قەراغی بوارەکە چەقی بۆ گڵ. لەو ساتەدا بەدەما کەوتم. وا خەیاڵ نەکەی بێهۆش بووم، نەخێر وانە. درێژ بەدەما کەوتم و زارم پڕ بوو لە خۆڵ. وا جارس و پەس بوو بووم، ددانەکانم گیر دەکردەوە و خرمە خرمی خۆڵ لە نێوانی ددانەکانم دەهات. هەرچەندە تەکانم بە خۆم دەدا نەمدەتوانی هەڵسمە سەر پێ. هاو قەتارەکانم بە تەنیشتمدا تێدەپەڕین. یەکێک بە ئێواشی وتی: هەستا، ئەگەر نادەتکوژن. بەقامکم لەچی خۆمم هەڵدەدڕی و زۆرم بۆ چاوی خۆم دەهێنا، بەڵکو ئازار بم گرێ و لە تاوی ئێش و ئازار ناچار بم هەستمە سەر پێ. قەتاری دیلەکان ڕەت دەبوو، دەنگی چەرخی ماتۆرسکیلەکان نزیک دەکەوتەوە. بە هەر حاڵێک بوو هەستام. بێ ئاوردانەوە لە مۆتۆر سوارەکان بە لەتر خواردن وەکو سەرخۆش بە هەڵسوکەوت خۆم گەیاندا ناو هاو قەتارەکانم لە دوار ڕیز جێگەی خۆمم کردەوە. لەبەر پەڕینەوەی تانک و کامیۆنی ئەڵمانەکان ئاوی ڕووبارەکە لیخن بوو. ئەو ئاوەی خواردمانەوە گەرم و لێڵ بوو، بەڵام بەلای ئێمەوە لە ئاوی گشت کانیەک شیرینتر بوو. سەروشانم تەر کرد و زۆر بەکەلکم هات. گەشامەوە و هاتمە سەر خۆم و وزەیەکی تازەم گرتەبەر. ئیدی ئومێدەوار بووم کە جارێکی دیکە ناکەوم و لە ڕێگا بەجێ نامێنم. زیاد لە ڕووبارەکە دوور نەکەوتینەوە کە تووشی ستونێکی تانکی سوچی ئەڵمانی بووین بەرەو ڕووی ئێمە دەهات. شفێرێکی تانکی پێشەوە هەرکە زانی ئێمە دیرین خێراتر لێی خوڕی و دای بەناو ئێمەدا. لە ڕیزەکانی پێشەوە ژمارەیەک دیل لە ژێر زنجیری تانکدا ئەنجن بوون. پاسەوان و مۆتۆر سوارەکان بە شادیەوە تەماشای ئەو دیمەنەیان دەکرد و قاقا پێدەکەنین و دیسان دەستیان ڕادەوەشاند و بۆ شفێرەکان لە پەنجەرەی تانکەکانەوە سەریان هێنا بۆ دەرێ و بە فریاکێشان ئەوانیان هاندەدا. پاشان ئێمەیان ڕیز کرد و بە لێواری جادەکەدا ئێمەیان دایە پێش. چمان دەتوانی بکەین؟ ئەڵمانەکان مرۆگەلێکی دڵتەڕ و گاڵتەچین. ئەو شەوە هەوڵی هەڵاتنمدا. دەمزانی ئەوە کارێکی ناکردنیە، چونکە یەکەم زۆر خوێنم لێ چوو بوو، هەستم دەکرد زۆر بێهێزم و دووەم لەژێر چاودێری سەختی پاسەوانەکاندا بووین. لەبەرەوە هیچ هەوڵدانێک بۆ هەڵاتن سەر نەدەکەوت. بەڵام پاشان هەزاران جار خۆم خواردەوە و تفم لە خۆ دەکرد بۆچی شەوی یەکەم هەوڵم نەدا ڕابکەم. بۆ بەیانی ئێمەیان بەناو گوندێکدا ڕەت کرد کە یەکەیەکی تانکی ئەڵمانی تیا جێگیر بوو. سەرباز ئەڵمانەکان ڕشانە سەر کۆڵانەکان تا تەماشامان بکەن. پاسەوانەکان ناچاریان کردین تا بە درێژایی ناو گوندەکەدا هەڵبین. مەبەستیشان ئەوە بوو لە بەرچاوی سەربازەکانیان کە خەریک بوون بۆ بەرە دەڕۆیشتن سووک پیشانمان بدەن و ورەیان بەرز بکەنەوە. ئێمە ڕامان دەکرد و هەر کەسێ دەکەوت یا بەجێدەما دەست بەجێ بە گولە سوور دەکرایەوە. لەگەڵ داهاتنی شەو بە ئۆردوگای دیلەکان گەیشتین. حوشی ناوەندێکی کەرستە و مەچینەی کشتتوکاڵیان کرد بۆ ئۆردوگا و بە سیمی درڕگدار دەورەیان گرت بوو. دیلەکان لەناو ئەو حوشەدا جووت ڕاوەستا بوون. ئێمەیان بە پاسەوانانی ئۆردوگاکە دەست بەدەست کرد و ئەمانیش یەکسەر بە زەبری قۆناغت فەنگ لێمان بەربوون و بەرەو ناو حوشەکە ڕاویان نای. ئەگەر بڵێم ئەم ئۆردوگایە کتومت دۆزەخ بوو درۆم نەگوتووە. ئاودەستی دیلەکان هەر ئەوێ بوو کە تیا ڕاوەستا بوون. لەوێ لەسەر پێشاودا دەنیشتین و هەر لە ناو گڵ و قوڕ بە تەنیشت پیسایەتی خۆیانەوە دەنووسن. ئەوانش کە لە هێز کەوتبوون ئیدی لە جێگەی خۆیان هەڵنەدەستان. لە شەو ڕۆژێکدا تەنیا یەک ژەمنان و ئاویان پێدەداین. ئەویش گلاسێک ئاو و مشتێک هەرزنی کاڵ یا تۆمی هەڵپڕوزاوی گوڵە بەڕۆژە و هیچی تر. هەندێ ڕۆژ لە بیریان دەچوو ئەوەش بدەن. پاش دوسێ ڕۆژ بارانێکی خەست کەوتە بارین. قوڕ و چڵپاوی حوشی ئۆردوگایەکە بەڕادەیە گەیشت کە تا ئەژنۆ تێی دەچەقی. بەیانیان هەڵم لە لەشمانە وەکو هەڵمی لەشی ئەسب هەڵدەستا و بارانیش هەر لی نەدەکردەوە. شەو نەبوو دەیان کەسمان لێ نەمرن. ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرنەبوونی زاد لاواستر و بێهێزتر دەبووین. لە من هەرمە پرسە سەرڕای ئەوەش ئێش و ئازاری برینەکانم زیاتر دەبوو.
ڕۆژی شەشەم برینەکانی شان و سرم بێجگاری هاتنەئێش چڵکیان کرد بوو پاشان وا بۆنیان کرد کە بەو بۆنە ڕەشانەوەم دەهات وەردوگاکە بە تەنیشتی تەویلەی ئەسپەکانی کۆڵخۆزەوە بوو تەویلەکەیان کرد بۆ ژووری لێکەوتنی بریندارە سەختەکان بەیانی زوو لە سەرۆک عریفانی پاسەوانەکانم مۆڵەت خواست تا سەر لەو پزیشکە بدەم گوایە لە ناو تەویلەخانەکە برینتی ماردەکە سەرۆک عەرەفا کە ڕووسی باش دەزانی وتی ئاها یەی ڕووس قەیدی نییە بڕۆ بۆ لای پزیشک لە خۆتانە دەست بەجێ چاکت دەکە لەو ساتەدا بە خەیاڵمدا نەهات کابرا گاڵتەم پێ دەکات بە خۆشحاڵی خۆم گەیاندە تەویلەکە خوایە چی دەبینیم پزیشکێکی عسکەری خۆمان دی لە بە پلەی ڕائید لە بەردەری تەویلە ڕاوەستاوە دێوان گۆڕن و شێواو ڕەنگ لە ڕووی نەماوە دەڵی تازە لەو دنیا گەڕاوەتەوە دەم و چاو سەرتاپای باسی ئەو زەبرە کوشندەیە دەکا کە چەشتوێتی لەو خەموو بارەگرانەی هەر ڕۆژە و هەر سەعاتێک دیوێتی و چۆتە ژێری ئیدی تێک چووە و خەریکە شێت دەبێ بریندارەکان لەسەر ڕیخ و تەپاڵە پاڵخراون و لەو بۆنە پیسە کە تەویلەکەی پڕ کردووە کاس بوونە و ناتوانن پشوو بخۆنەوە کرم لە برینەکانی داوە و ئەوانەی هێزیان تیاماوە بە قامک یا بەنووکی دار کرمەکان دەردێنن هەر لەوێ بە تەنیشتی بریندارەکانەوە لاشەی دیلە مردووەکان بەسەر یەکە فڕێدراون پێڕانەگەیشتون لە کاتی خۆی دابیان بەنە دەرێ پزیشکەکە ڕووی تێکردن و پرسی دەبینی چه حاڵێکە دەفەرموو خۆتان بڵێ چۆن بتوانم تیماریان بکەم تەنیا پارتیەکیش نییە بۆ پاکردنەوە هیچم نییە بڕۆ توخوا لێرە بڕۆ پێچی برینەکەت بکەرەوە کەمێ خۆڵەمێش بەسەر برینەکەدا بکە لێرە لە پشت دەرگا خۆڵەمێشی تازە هەیە منیش چۆن فەرمانی داوام کرد وەختێک گەڕامەوە سەرۆک عەرەفاکە لەبەر دەرگا ڕوو بە ڕووم هاتووگوتی باشە چۆن بوو تەماشات کرد پزیشکێکی چاکتانەیە تیماری کردی دەمویست بێدەنگ لی تێپەڕم بەڵام ئەو مستێکی بۆ سەر و چاوم داهێناوتی ئاژەڵ بۆچی وڵام نادەیتەوە بەو مستەی کە لەیدام کەوتمە زەوی ئەمجا بە لەقا ئەوەندە لە سەر و سینگ و سچی دام تا بەخۆی ماندوو بۆ ڕۆیشت من ئەم فاشیستە قەت لەبیر ناکەم تا ماوم هەر لە یادمە پاشانیش چەندین جار بەخەستی منی کوتاوە هەر وەختێ لە مابەینی سیمە دڕکدارەکەوە چاوی بە من کەوتوە گازی دەکردمە دەرەوە و بێ یەک و دوو بێ ئەوەی هیچ بڵێ بە مست و پێلەقە دەکەوتە لێدانم بێگومانم لێم دەپرسێ کە چیم کرد تا زیندوو بمێنم پێش شەڕکە هێشتا نەبووبوومە میکانیک لە ڕۆخی ڕووباری کاما کۆڵکێشیم دەکرد و دوو لەنگە خوێم بەیەک جار هەڵدەگرت کە هەر لەنگەی 100 کیلۆگرام دەبوو وەکو دێو کارم دەکرد لەم بارەوە لە هیچم کەم نەبوو سەرڕای ئەوەش لەشم ساغ وەک پۆڵا بوو بەڵام ڕاستت دەوێ من نەمدەویست بمرم ورم وابوو کە خۆم ڕاگرم و ویستم زیندوو بمێنم و بگەڕێمەوە ڕیزی سوپای نیشتیمانەکەم و گەڕامەوە تا لە دژمن تۆڵە بسێنمەوە لەم ئۆردوگایەدا کە لە ڕاستیدا ناوەندی دابشکردنی دیلەکان بوو منیان بۆ ئۆردوگایە گواستەوە کە نزیکەی 100 کیلۆمەتر لەوەی پێشەوە دوور بوو هەموو شتێکی ئەمەیش وەکو ئۆردوگاکەی تر بوو تەنیا دارتەلی بڵندی داپۆشرا و بە سیمی دڕکدار بەرچاو دەکەوت نەسایەبان یان بنمیچێکە بوو تا پەنا ببینە ژێری و نە هیچ شتێکی دیکە خواردنیشمان جیانە بوو بەڵام ناو بەناو لە جیاتی هەرزنی کاڵ ئامانێک گەنمی کوڵاویان دەدا یا لاشەی ئەسپی تۆپیویان بۆ فرێدەداین و دابشکردنی گۆشتیان بۆ ئێمە بەجێ دەهێڵا ئەسپی تۆپیمان دەخوارد تا لە برسان نەمرین ئەم جاش دەستە هەردەمردین کار بەەوەشەوە نەوەستا لە مانجی تشرینی یەکەمدا سەرما و تۆفانی زستان هەڵی کرد هەر باران دەباری و بەیانیانیش شەختە دەیبەست سەرما دەردی پێدەداین من شانسم هەبوو بلوز و کۆڵوانەیەکم بەدەست کەوت کە لەبەر سەربازێکی مردووی خۆمان دامکەند و کردمە بەر بەوەش چارەسەری تەواوی سەرمان پێ نەکرا ئەوەندە دەردی برسێتیمان چێشت کە ئیدی بە برسێتی ڕاهاتین پاسەوانەکانمان لەو جۆرە کەسانە بوون کە بە تاڵان و ڕاو ڕوود قەڵە و ملەستور بوون گشتیان دەتگوت کڵباسن وەکو بڵێ بە وردی لە ناو هەموو چەق و کێش و بەدخوو پیا و خراپەکاندا دەست بژێر کراون هەر بە تایبەتی بۆ ئازاردانی ئێمە بەگاڵتە پێکردن و ئەزیەتدانی ئێمە ڕایان دەبوارد بەیانیان سەرچۆخەیەک لە سیمەکە نزیک دەبەوە و لە ڕێگەی وەرجێڕێکەوە بە دەنجی بەرز دەیگوت هەر ئێستا زادتان بۆ دێنن زاد لای چەپەوە داباش دەکەین سەرچۆخە ئەوەی دەگوت و لێی دەدا و دەڕۆیشت گشت ئەوانەی کە هێزیان هەبوو بە پێوە ڕاوەستان بۆ لای چەپ لا شاویان دەبرد و چاوەڕوانی زاد دەبوون سەعاتێک 2-3 سەعات 3 سەعات سەدان ئێسکلیتی زیندوو بە بەربای ساردەوە کە تا مۆخی ئێس کاری دەکرد ڕادەوەستان و دەلەرزین ڕادەوەستان و چاوەڕوانی زاد بوون لە پڕ سەر و کەلەی پاسەوانەکان لە لای ڕاستی ئۆردوگایەکەوە دەردەچوون چەند پارچە گۆشتی ئەسپیان بەسەر سیمەکەوە بۆ فرێدەداین ئەم جاوەرە ببینە ئەو قەرەباڵغا برسیە بەغەڵ بەغەڵب بەرەو ئەو لا هێرشان دەبێت لەسەر پارچە گۆشتی ئەسپێ هەڵژینراو لە پیسێتیە دەبووە مشت و مڕ و هات و هاوار پاسەوانەکانی ژوا پێدەکەنین کەم دەما ببورێنەوە پاژەوە خرمەی دەزڕێژ دەهات
فریاد و ناڵە بەرز دەبەوە. دیلەکان بەرەو لای چەپ هەڵداهاتن و کوژرا و بریندارەکانیش لە جێگەی خۆیان دەمان. لێپرسراوی ئۆردوگایەکە ئەفسەرێکی باڵابەرز بوو، لەگەڵ تەرجومانێک داهاتە ڕۆخی سیمەکە و لە حاڵێکدا هەوڵی دەدا خۆی وا پیشان نەدا کە پێدەکەنێ. دەیگوت کاتی دابشکردنی زات بێنەزمی وارەوەریانتان زۆر کردووە. ئەی بەرازە ڕووسەکان، ئەگەر هەر بەم جۆرە ڕەفتار بکەن فەرمان دەدەم بێ چاوپۆشین هەمووتان بە گولە سوورەوە بکەن، دەبڕۆن مردوو بریندارەکانتان هەڵگرن. سەربازە هێتلەریەکان کە لە پشتی لێپرسراوەکە ڕادەوەستان دەستیان کرد بە قاقای پێکەنین، بەبیر تیژی سەرکردەکەیان شادومان بوون. گشت کپ و بێدەنگ دەبووین، تەرمی کوژراوەکانمان دەگواستەوە بۆ دەرێ و لەو نزیکانە لە ناو شێوێک بە خاکمان دەسپاردن. لەم ئۆردوگایەدا ئێمەیان دارکاریش دەکرد، بێ بەڵگە و بۆ حەسانەوەیان ڕابواردنی خۆیان بە مستەکۆڵە و دار و قۆنداغت فەنگ تێمان بەردەبوون. برینەکانم نەختێ ساڕێژ بووبوون، بەڵام چونکە هەمیشە نم بوو پەیتا دارکاری دەکراین، برینەکانم دەکولانەوە وا دەهات نەژان کە بە زەحمەت خۆم پێڕادەگیرە. بەهەرحاڵ هێشتا زیندوو بووم و هیوای ڕزگاربوونم مابوو. لەسەر تەختایی ڕقی زەوی دەنووسین، هیچ جۆرە ڕایەخێکمان نەبوو. تەنانەت جاروبار ژێر یانیش نەدەماڵین، بە پاڵ یەکدا درێژ دەبووین و خۆمان بەیەکەوە دەچەسپان. بە درێژایی شەو تلمان دەدا، هەم ئەوانەی لەسەر زەوی ڕق دەنووسن و هەم ئەوانش کە بەسەریانە درێژ دەبوونەوە لەسەرمانە ڕق دەبووینەوە. ئەمە نەنووسن بوو، بگرە ئەشکەنجەیەکی پڕ ئێش و ئازار بوو، نەدەهاتە بەرگەگرتن. ڕۆژگارمان ژاری مار بوو، ڕۆژ لە دوای ڕۆژ لاواز و بێتواناتر دەبووین. وام لێ هات بوو مناڵێکیش دەیتوانی بمدا بە زەویدا. کاتێ تەماشای دەستەباری کولەڕەکانم دەکرد کە هەر پێست و ئێسقان مابوو، تۆقم دەچوو لەبەر خۆمەوە دەمگوت بەم حاڵەوە چۆن بتوانم لێرە خۆم ڕزگار بکەم. لەم دەمانەدا بوو نەفرەتم لە خۆ دەکرد. بۆچی لە ڕۆژانی هەوڵدا ڕام نەکرد؟ لەم دەرد و ئازارە ڕزگارم دەبوو. زستان بەسەردا هات، بە فرکەوت، بە فەرمان لا دەدا و لەسەر زەوی بەستەڵەکی سەهۆڵبەند دەنووسین. ڕۆژ بە ڕۆژ ئەژمارمان کەمی دەکرد. لە ئەنجامدا ڕایانگەیان کە دوای چەند ڕۆژی تر دەمانێرن بۆ سەرکار. خۆشی دایگرتین، ژیانێکی تازە بە گیانماندا هات. ئومێد پەیدا بوو بەڵکو ڕۆژێک بتوانین هەڵبین. ئەو شەوە ئارام و سەهۆڵبەندان بوو. پێش دەرکەوتنی گزنجی هەتا و گرمەی تۆپمان بەرگوێ کەوت. لە دەوروبەرماندا گشت کەوتنە چپەچپ. هەرکە جاری دووەم گرمەی تۆپ هات، دیلێک بە دەنگێکی بڵند گوتی هەڤاڵان، ئەوە دەنجی تۆپی لەشکری خۆمانە، هێرشیان دەست پێ کردووە. لەم تروکەیەدا بارێکی سەیر ڕوویدا، گشت دیلەکان هەڵسانە سەر پێ. دەڵی کەسێک فەرمانی پێداون، تەنانەت ئەوانش کە ماوەیەکە ناتوانن لە جێگەی خۆیان ڕابن، ئەوانی شەستان. چپەچپ بوو، ئاخافتنێکی هێدی و قوڵپەی گریان بوو. دیلێک لە تەنیشتم هۆڕ دەگریا. منیش. ملازم گراسیمۆف ئەو شانەی پچر لە زار دەهاتە دەرێ. نەختێ بێدەنگ بوو، بەڵام پاشان خۆی ڕاگرت و ئارام لەسەری ڕۆیشت. دڵۆپی گەرمی فرمێسکی چاوانی منیش بەسەر ڕوومەتم گلۆر دەبوونەوە، هەرکە بەربا دەکەوتن سار دەبوون. یەکێکمان بە دەنگێکی باریک دەستی کرد بە خوێندنەوەی سرودی نێونەتەوی ئەنتەرناسیۆناڵ. ئێمەش بە دەنگی ناڕێک و ناجۆر ناساس پێکەوە لەگەڵ ئاوازەکەی کەوتی نەوتنەوەی سرودەکە. پاسەوانەکان بە ڕەشاش و چەکی ڕێز و بە گولە ئاوپژێنیان کردین. یەکێک فەرمانیدا ڕاکشین، لەشم خزاندا ناو بەفر و وەک مناڵ دەگریان. بەڵام ئەوە تەنیا فرمێسکی شادومانی نەبوو، فرمێسکی سەربڵندیش بوو، فرمێسکی سەربڵند بوون بە میلەتەکەمان. فاشیستەکان بە ئاسانی دەیانتوانی بمانکوژن. ئێمە دیل و بێچەک لەژێر دەستیاندا بێدەسەڵات بووین، بەڵام پێیان نەدەکرا وورەی ئێمە بشکێنن. هەرگیز ئەویان پێ ناکرێ. ڕوونتر بڵێم، هێشتا تێ نەگەیشت بوون تووشی کێ بوونە. ئێمە نەبەز بووین، لەوانە نەبووین کە خەیاڵیان بۆ دەچوو. ئەو شەوەی دیمۆڵەت نەبوو تا ملازم گراسیمۆف بەسەر هاتەکەی تەواو بجێڕێتەوە. کارێکی بەپەلە هاتە پێش و ئەویان بۆ ئەرکانی لەشکری بان کرد. پاش چەند ڕۆژ جارێکی تر چاومان بە یەکتر کەوتەوە. ژێر زەویەکە لە بۆی نم و شیرەی کاش پڕ بوو. ئەنگوستە ئەستورەکانی بەیەکدا برد بوو. دەستە و ئەژنۆ دانیشت بوو کە تەماشایم کرد، بیرم کردەوە دەبێ لە ئۆردوگای دیلەکانەوە ئەو خۆی بۆ مابێتەوە. دەستە و ئەژنۆ دانیشێ و نە سەعاتێک و نە 2 سەعات هەر لە خەیاڵی تاڵ و ترش بێ ئەنجام دەبخن چێ و ورتەی لێوەنەیەت. بەم جۆرە باسی بەسەر هاتەکەی خۆی دەست پێ کردەوە. دەپرسی کە چۆن توانیم ڕابکەم، وا پێت دەڵێم. لەو بەرەبەیانەدا کەمێ پاش بەرگوێکەوتنی گرمەی تۆپخانەی خۆمان ئێمەیان برد بۆ سەرکار تا سەنگەریان بۆ هەڵکەنی. هەوا گەرمی کرد و بە فرکەم کەم دەتوایەوە. وەرزی باران بوو. بردیانین بۆ ئەو شەماڵی ئۆردوگایەکە. لە ڕێگا هەمان بەزم دووپات کرایەوە. ئەوانەی لاواز و بێهێز بوون و دواکەوتن دەیان کوشتن و تەرمیان لە چەقی جادا بەجێ دەما. تەنیاش هەر لە باتی جێمان نەبوو کە لەیان دەکوشتین. ڕۆژێک بەناو بێستانی پەتاتە ڕەت دەبووین. عریفێکی ئەڵمانی دیلێکی هەر لەبەر ئەوە کوشتون کە ئەم بەستە زمانە پەتاتەیەکی سەهۆڵبەندی بەرچاو کەوت بوو، داچەمی بوو هەڵی بگرێت. دیلەکە کە عریف گانجار خەڵکی ئۆکراین بوو،
ئەو پەتاتە زەق نەبووتەی هەڵگرت و تابی خاتە گیرفانی. عریفە ئەڵمانیەکە پێی زانی و بێ ئەوە هیچ بڵێ لە گانجار نزیک کەوتەوە و دەمانچەکەی لە پشت ملی بەتاڵ کرد. فەرمانی ڕاوەستانیاندا و گشتیان ڕیز کردین و سەرۆک عورەفاکەش لە کاتێکدا بەباڵ جۆغزی بەدەور خۆیان دەکێشاگوتی تەواوی ئەمە موڵکی بێت چەند و چۆنی دەوڵەتی ئەڵمانە و هەر کەسێ بەبێ ئیزن شتێک هەڵبگرێ دەست بەجێ دەکوژرێ. بەناو گوندێکە تێدەپەڕین. ئافرەتی گوند ئەگەر چاویان بە ئێمە کەوت نان و پەتاتەی برژاویان بۆ فرێداین. چەند کەسێ دەرفەتیان هێنا و هەندێ نان و پەتاتەیان لە زەوی هەڵگرت. بەڵام زۆر بەمان دەرفەتمان نەبوو. پاسەوانەکانیش دەست درێژیان لە دەر و پەنجەرەی ماڵەکان کرد و فەرمانیان پێداین تا خێرا پێ هەڵبگرین. ئاخۆ دەزانی خەڵکی وڵاتەکەمان چەند گوێر و بێباکن، هەر نەخ تێلەولاتر نان و پەتاتەیان لە پێشمان لەسەر ڕێگەدا نابوو. ئێمەش خێرا خێرا هەڵمان دەگرت. پەتاتە برژاوێکی گەورەم بەرکەوت. نیوەم بەوەی تەنیشتمدا و نیوەکەی ترم بە توێکڵەوە قوتدا. لە تەمەنما قەت پەتاتی وا خۆشم نەخواردووە. لە ناو بێشەڵانێکدا سەنگەریان لێدەدا. ژمارەی پاسەوانیان بە سەرمانەوە زێدەتر کرد. هەرێکە بێڵێکیان بەدەستەوە داین. نەمدەویست سەنگەریان بۆ جێبەجێ بکەن. بگرە حەزم دەکرد سەنگەرەکانیان تێک بدەم. پاش نیوەڕۆی هەمان ڕۆژ ئیدی بڕیاری خۆممدا و لەو چاڵەی هەڵم دەکەن هاتمە دەرێ و بێڵەکەم بەدەستی چەپگرت و لە پاسەوانەکە نزیک بوومەوە. لە یەکەم هەنگاودا وریا بووم. ڕوانیم کە گشت پاسەوانەکانی تر لە قەراغی سەنگەرەکە کۆبوونەتەوە. تەنیا ئەم پاسەوانە نەبێ کە بەسەر دەستەکەی ئێمەوە ماوە. پاسەوانی تر دیار نەبوو. لێی چوومە پێش و بەهێواشی بە پاسەوانەکەم گوت بیاڵەکەم شکاوە تەمەشاکە. خەیاڵێک وەک بروسکە بە بیرمە هات و بەخۆموت کە ئەگەر بە زەبری یەکەم نەیخەم ئیدی کارم تەواوە. وابزانم پاسەوانەکە لە دیمەنی سەر و چاوم گومانی کرد، بۆیە کە تەماشای کردم شانی جولاند و قایشی تفەنگەکەی لە شان داکەن. لە تروکەیەکدا بەو پەڕیتوانە بێڵەکەم لە نێوچەوانیدا نەمدەتوانی کە لە تەوقی سەری بدەم چونکە کلااوزرەی لەسەر بوو. ئەوسا لە خۆم گەیشتم کە هێشتا توانام تیاماوە. کابرا بێ ئەوەی نقەی لێوە بێ بەدەما کەوت. تفەنگ و هەرسێ مەغزەنی کابرام هەڵگرت و هەڵات. بەڵام ڕوانیم کە ناتوانم ڕابکەم. دیارە لەبەرچی چونکە وەکو پێویست هێزم تیانەما بوو. ڕاوەستام. هەناسەیەکم هەڵکێشا و دووبارە بە گورگەلۆقە و بە زەحمەت کەوتمە ڕاکردن. ئەو دیوی شیوەکە دارستانێکی چڕ بوو. هەوڵم دەدا خۆم بەوێ بگەێنم. لە یادم نەماوە چەند جار هەڵس و کەوتم کرد. بەڵام دڵنیا بووم هەنگاو بە هەنگاو دوورتر دەکەومەوە. شەکەت و ماندوو بووم و هاتمە هەناسە بڕچێ و وا تەنگە نەفەس بووبووم نزیک بوو تاسێم. لەو کاتەدا بەو دیوی شیو گەیشت بووم و خەریک بووم بە نێوانی دار و دەوەنی قەتپاڵی گردەکەدا سەردەکەوتم. گوێم لە دەستڕێژ و هات و هاوارێک بوو کە لە دەرەوە داهات. دەرباز بووم. ئیدی دەستگیرکردم کارێکی سادە نییە. خۆر خەریک بوو ئاوا بێ. بڕیارمدا ئەگەر هات و ئەڵمانەکان شوێن پێم پەیدا بکەن و لێم نزیکەوە بن تەنیا ئاخرین فیشەک نەبێت کە ئەویش بۆ خۆکوژی هەڵی دەگرم ئیدی تا دوا فیشەک شەڕیان لەگەڵ دەکەم. ئەم لێکدانەوە هێزێکی ئەو تۆی پێدام و هێواشتر و بە گۆڕتر ملی ڕێگام کرد. شەوم لە دارستانەکە بردەسەر. بە نیو کیلۆمەتری گوندێکی بچوو گەیشتم. بەڵام لە ترسی ئەوەی نەوەک تووشی ئەڵمانەکان ببم بەلای گوندەکەدا نەچوو. ڕۆژی دوایی پارتیزانەکان منیان دۆزیەوە و لەگەڵ خۆیان بردمیان. بۆ نزیکەی 2 هەفتە لە پەناگا ژێرزەویەکانیاندا حەسامەوە. لەو ماوەیە تا ڕادەیەک هاتمە سەرخۆم و بەهێزتر بوو. پسولەی ئەندامەتی حزبیم کە لە ئۆردوگایەدا لە چمکی کۆڵوانەکەم قایم کرد بوو دەرێنا و پیشانی پارتیزانەکانمدا. ئەم جاش لێم دڵنیا نەبوون. هەر لە سەرتاوە بە چاوی گومانەوە تەماشایان دەکردم. بەڵام وەختێ بەشداری چاڵاکیەکانم کرد ئیدی بڕوایان پێم هێنا. لەوێوە بوو کە دەفتەری حیسابم بۆ فاشستەکان کردەوە. ئاماری ئەوانم کە دەکوشتن هەڵدەگرت و هێشتاش هەر بە وردی هەڵی دەگرم. ئێستا کەم کەم ئاماریان لە 100 نزیک دەکەوێتەوە. لە مانجی کانونی دووەم بوو کە پارتیزانەکان منیان لە خەتی بەرە پەڕاندەوە. نزیکەی 1 مانگ لە نەخۆشخانە کەوتم. ساچمەی گولە تۆپەکەیان لە شانم دەرکرد. بەڵام بڕیارمدا کە تیمارکردنی ڕۆماتیزم و نەخۆشیەکانی تر کە لە ئۆردوگا تووشم بوون بۆ پاش شەڕ دوا بخەم. کە لە نەخۆشخانە دەرچوو منیان نارد بۆ ماڵ تا چاکتر ببم و بەحەسێمەوە. لە ماڵ زیاتر لە 1 هەفتە خۆم پێڕانە گیرا و بۆ بەرەی شەڕ دڵم تەنگ بوو. هەرچی دەتەوێ بڵێ دەنات جێگەی من تا کۆتایی شەڕ هەر لێرە دەبێت. لەبەر دەرگای پەناگەکە خواحافیزیمان لە یەکتر کرد. گراسیمۆف لە کاتێکدا داڵغەی لێدا بوو دەی ڕوانیە ڕێچکەکەی کە بەناو بێشەڵاندا دەڕۆیشت و نقمی تیشتی هەتاو بوو گوتی و ئێستاش هەم چاک فێری شەڕ و هەم فێری ڕق و عیشق و خۆشەویستی بوون. شەڕ کوورەیەکە سۆز و هەست و بڕوای مرۆڤ ئاو دەداتەوە. وا دێتە بەرچاو کە ناتوان ڕێ عیشق و ڕق جوود بکرێن. ویا وەک دەڵێن ناتوانین ئەسپی ڕەوان و ئاسکی ترسنۆک بە گالێسکەیەکەوە ببەستین. بەڵام ئێمە هەردووکمان پێکەوە بەستن و دیتمان کە بە چاچی گالێسکەکە ڕادەکێشن. بەو جۆرەش دەتوانین ئەو دوو هەستە دژی یەکترا جوود بکەین.
من بە توندی قینم هەڵدەستێ لەو کردوانەی کە فاشیستەکان دەرحەقی نیشتیمانەکەم و خۆم ڕەوایان دیوە. لە هەمان کاتیشدا پڕ بەدڵ هاو نیشتیمانەکانم خۆش دەوێ و نامەوێت چیتر لە ژێر دەستی فاشیستەکاندا بناڵێنن. ئەو هەستەیە وای لێ کردوین بێبەزەیی پیاهاتنەوە شەڕی دوژمن بکەین. هەر وەختێ ئەو دوو هەستا بەکردەوە نوێندران ئەوە ڕۆژی سەرکەوتنمان هەڵدێ. خۆشویستنی وڵات لە ناخی دەروونماندا ڕیشەی داکوتاوە تا دڵمان لێدەدا ئەو خۆشەویستیەی هەرتیا دەمێنێ. چینە و ڕقی ئێمەش ئەوە تا بەنووکی سەرنێزەکانمانەوەیە. ببوورە ئەگەر جێڕانەوەی باسەکەم پێچ و خەمی تیا بوو چی بکەم؟ شێوەی بیرکردنەوەم ئەوە هەیە. بەو وشانە ملازم گراسیمۆڤ دوایی بە باسەکەی هێنا و بۆ یەکەمین جار لەوەتەی ئاشنای بوومە بزەیەکی شیرن و ساکارانە لە چارەیدا بەدی دەکەم. بۆ یەکەم جاریش ڕوانیم کە ئەو ئەفسەرە 32 ساڵەی کە دەرد و ئازار و بەدوەختی هاڕیوێتی هێشتا وەک داربەڕوو پتە و قایم و بەورەیە. بەڵام مووی لاجانجی وەک بەفر سپیە و سپیەکی جاڵجاڵۆکە کە بە کڵاوی ملازمەکەیان نووساوە لە نێوی مووی لاجانجی ون بووە و هەرچەند دەکۆشم ناتوانم بیدۆزمەوە. خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی کتێبی چۆن فێری ڕقت دەکەن. هیوادارین کاتی خۆشی لەگەڵدا بەسەر ببن.